هاوتا سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستی و کامەرانیتان بۆ دەخوازین. ئازان و خۆشەویستان ئەمڕۆ یادی بنیادنانی شاری سلێمانیە. ئەم یادا پیرۆز دەکەین لە تەواوی خەڵکی شار و دانیشتوانی شار بە دروستبوونی شاری سلێمانی و بنیادنانی شاری سلێمانی، دامەزراندنی بەگژاچوونەوەی دوژمن و لانکەی شۆڕش و شاری ڕۆشنبیران هاتە ئاراوە. وەرچەرخانێکی گەورەی و مێژوویەکی گەورەیە کە دامەزرانی شاری سلێمانی کاریگەرێکی ئەو تۆی هەبوو لەسەر تەواوی هەر چوار پارچەی کوردستان، چونکە بۆ مەڵبەندێکی گەورەی ڕۆشنبیری و شۆڕش و ئەو بەرەوپێشونانەی کە لەم شارەدا هاتنە ئاراوە. بڵێ زۆر سپاسدانیار بەناوی خوای گەورە و میهرەبان. بینەرانەزی سڵاوتان لێبێتەوەم، کاتتان باش، ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ تایبەت دەبێت بە 238 هەمین ساڵیادی دامەزرانی شاری سلێمانی لە پرۆگرامێکی تایبەت لەگەڵتانە بین. بە میوانداری زۆر بەڕێز یاریدەری پرۆفیسۆر دکتۆر زریان حاجی، مامۆستا لە زانکۆی سلێمانی، و بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئاراس حەمەساڵح، مامۆستا لە زانکۆی سلێمانی، و زۆر بەڕێز مامۆستا حسێن حەسان مێژوونووس لە پرۆگرامێکی تایبەت دەربارەی شاری سلێمانی و مێژوو بنیادنانی و هەروەها شارستانێتی شاری سلێمانی قسە و گفتوگۆ دەکەین. بڵێ دکتۆرگیان زۆر بەخێر بێن. بەخێر بێن. خێر بێن یاخوا. کاک دکتۆر زریان، با سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەین وەکو کوڕی ئەم شارە پیرۆستان بێ ساڵیادی دامەزانی شاری سلێمانی، و هەروەها میوە لەوە دەست پێ بکەم بگەڕێینەوە بۆ مێژووی بنیادنانی شاری سلێمانی یاخود لە 238مین ساڵیادی دامەزانی شاری سلێمانی سەرەتا پەیامتان چییە؟ سەرەتا بەناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبان، زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام، بۆ ئەم دیدارە و بۆ ئەم دەرفەتەوە، بۆ ئەم یادکردنەوە گرنگ و جوانە کە بێگومان لە لای ئێمە وەکو کەسێک کە لەم شارەدا ئەژین، وەکو کەسانێک کە ڕۆڵمان بینیوە لە مێژووی ئەم شارەیە و تایبەتین بە مێژووی کەم تا زۆری لەم بابەتە شارەزین، خۆشحاڵی خۆمان دەرەڕین بەم یادە و بە سپاسانەکەین کە ئەرکەتان کێشاوە و کەناڵی پەیام هەمیشە لە پرسە کللتوری و شارستانی و کۆمەڵایەتەکان بێگومان پێشەنگ بۆ و ڕۆڵی هەبوو لەو بوارەدا و دەستخۆشیتان یەکەم. سپاس بۆ جەنابیشتان، بۆ بەڕێز مامۆستا شوان و بەڕێز مامۆستا دانەر کە بۆ ئەم کارە جوانەی کە ئەنجامتان بە خێراتنی هەردوو مامۆستای بەڕێز و گەورە جەنابی پرۆفیسۆر دکتۆر ئاراس و هەروەها مامۆستا حەسەنەکەم، ئومێد دەکەم کە بتوانین ئەم یادە پیرۆز بکەین و هەندێک باسی گرنگ و تایبەت لەبارەی شاری سلێمانیەوە بکەین. بێگومان شاری سلێمانی وەکو جەنابتان لە پێشەکیە باستان کرد، شارێکە کە شاری شارانە و شارە حیاتەکەیە و شارێکە کە نمونەی هەرە پێشکەوتن بووە لە مێژووی خۆیدا. محەممەد ئەمین زەکیبەک لە پێشەکی کتێبەکەیدا زۆر جوانەڵێ، ئەڵێ خولاسا پاژەوەی کە باسی دروستبوونی سلێمانی و پاژەوەی باسی ئیبراهیم پاشای بابانەکە، ئەڵێ خولاسا ئیبراهیم پاشای بابان بە دروستکردنی ئەم شارە توانی کە یادگارێکی ئێجگار جوان و نمونەی پێشکەش بە هەموو کورد و کوردایەتی بکات. لە ڕاستیدا بەم شارە کە پێش دروستکرا توانرا یادگارێکی هێندە جوان پێشکەش بە کورد و کوردایەتی بکرێ کە لە مێژوودا ڕەنگە هاوشێوەی کەم بێ، کە من ئەوانەی کە بیرەکەنەوە شار دروستکەن. شار دروستکردن بە مانای شارستانیەت بێ، چکە کەسێک کە شاری دروست کرد مانای وایە شارستانێتی بنیادناوە، مانای وایە توانیوێتی کە بیر کاتەوە لەوێوانێ وردە وردە ژیانی خۆشگوزرانی ئاوەدانی پێشکەوتن بەرەو پێشەوە بەرێ. خەڵکانێک هەبوون شارێکە بۆ لە گوندەوە تەتەوڕەکەوە، بەڵام شاری سلێمانی نا، هەر خۆی بە شار دروست کراوە. دکتۆر ئەمە تایبەتمەندیەکە بۆ شاری سلێمانی؟ بەڵێ بێگومان توانین بڵێن هەر شارە ئیتریانی بێگومان، یعنی شاری سلێمانی تایبەتمەندیەکەی لەوایە کە بۆ شار دروست کراوە و پایتەخت دروست کراوە. یعنی ئەمە لە مێژووە کەم هەیە کە شتی لەم بابەتە ڕووبە. ئەبوو جعفەری مەنسوور شاری بەغدادی دروست کرد، بۆ پایتەخت دروستی کرد. هاوشێوەی ئەبوو جعفەری مەنسوور شاری سلێمانی دروست کراوە. شارەکانی تر ڕەنگە ئەوە نەبن. ئێستا شاری بەغداد چەندە شارێکی ئاوادان بۆ لە زەردەمی عەباسەکان و چەندە شارێکی ناودار بووە. شاری سلێمانیش بەم هەموو مێژووەکەمە ئەم هەموو ناوە گەورەی دروست کردووە، توانیوێتی بگاتە ئەو ئاستەی کە هەیە نیشانەی پێشکەوتنی ئەم شارەیە کە لە پێشەنگی ئەدەبیا بێ، کە لە پێشەنگی لایەنە ڕۆشنبیرەکانە بێ، هەر بۆیە نازناوی خۆشی وەرگرتووە کە شاری ڕۆشنبیریە. بێگومان کە شاری دروستەکرێ هەموو ئەو کەسانەیە لە ناو شارەوانەیە کە خەڵکانێکی ڕۆشنبیرن، کە خەڵکانێکی لێهاتوون لە هەموو ناوچەکانی دەوروبەری سلێمانیەوانێ، خەڵکانێک هاتوون لەوێ نیشتەجێبوون لەسەر دەستی ئیبراهیم پاشای بابان کە شار بنیاد نراوە. زۆر باشە. دەچینای کاک دکتۆر ئاراس، کاک دویان لەم یادت پیرۆز بە دووبارە. دەمەوێت ئەو پرسیارە بکەین کە بۆچی بابانیەکان شاری سلێمانیان هەڵبژات کە بیکەنە مەڵبەندی ئیماراتەکەیان؟ ئەنی بۆچی لە قەڵاچوارانەوە کۆش دەکەن و ئەم شارە دروست دەکەن؟ بڵێ سەرەتا سڵاومان هەیە بۆ بینەرانی کەناڵی پەیامی بەڕێز دەستخۆشیان بەرنامەیەتان لێ یەکەین.
خۆی ئەگەر سەیری مێژووی میرایەتی بابان کە ئەتوانی نایبنێ میرایەتێکی کۆچەر بووە سەرەتا لە دارەشمانە و گەناو بووە دوای هاتوۆتە ماوە دوایی قسەی وەشێ لە سوورداشیش بوو بێ هاتوۆتە قەڵاچوالان دوای قەڵاچوالان شاتۆتە سلێمانی هاتنی لە قەڵاچوالانەوە بۆ سلێمانی عنی شتێکی تازە نەبووە پێشتری چەند جارێک شوێنگۆڕکەی کردووە میرایەتی بابان تقریبا لە کات و سەردەمی خۆیان توانیوێتی سوود وەربگرێت لەو ململانێت توندەی لە نێوان سەفەویەکان و عوسمانیەکانە بووە کە هیچ کاتێ ڕێک نەبوون هەموو کاتێ لە شەڕ و هێرش و پەلامەردا نابوون لەم بینەشە بابانەکان تا ئاستێکی باش توانیوە سوود و بۆشایی وەربگرن عوسمانیەکان پشتگیری بابانەکانیان کردووە هەمووەکو لایەنێکی سونی بەهێز و هەمووەکو لەم هێڵی تەماسەی بینی سەفەوی و عوسمانی بۆ ئەوەی هاوکاریان بکەن لە شەڕا دژی عوسمانیەکان لە دژی هێرش و شەپۆلی مەزەبگەرایی ئەمە توانیوانە سوود لەوە وەربگرن و بە تایبەتی لە قۆناغی قەڵاچوالانە توانیوانە گەشەیەکی باش بە میرایەتەکان بدەن و پێگەیەکی ئاوەدانی بدەن بە ناوچەکەیان قەڵاچوالان و دەوروبەری تەنها لە قەڵاچوالانە نەبووە هەموو سنووری میرایەتی بابان تا سنووری کەرکک و کۆی و حەریر و هەموو شارە زۆر و تا سنووری بە تعبیری ئەو کاتە میرایەتی ئەردەڵان لە ژێردەستیانە بۆ حکمڕانی ڕاستەوخۆی کەسی یەکەمی حکمڕانی ناوچەکە بوون و عوسمانەکانیش ئازادیەکی تا نیمچە سەر بەخۆیان پێداون کە لێرە دەسەڵاتدارێتی بکەن لە ڕۆژگاری ئیبراهیم پاشای بابانە ئیبراهیم پاشای بابان کەسێ بۆ لە شاری بەغا گەورە بۆ گەشەی کردووە یعنی ئاستی تێگەیشتن و شارداری و دەوڵەتداری و سیاستداری لە ئاستێکی باشە بۆ کاتێ دێتەوە قەڵاچوالان شارۆچکەیەکە و لە شوێنێکی شاخاوی سەختایە و شوێنێکی گونجاویش نەبوو بۆ کشت و کاڵ ئەو کاتەش داهاتی میرایەتیەکەیان تەنها کشت و کاڵ بووە مەڵکانە و باج و خەراجیان لە جوتیارەکان سندووە وای بەلاوە باش بووە کە دەشتی کانیەسکان ئەو کاتەشە ناوی کانیەسکان بۆ دەشتی مەڵکەندی لێرە پایتەختەکەی بگوازێتەوە بۆ شوێنی ئێستای شاری سلێمانی کە هەم گونجاوترە بۆ میرایەتی بۆ سیاست بۆ دەوڵەتداری و هەم بۆ باج و خەراج و هینێکی باشیش کۆکەنەوە لە دەشتی بە پیتی شارە زۆرە کە ناوچێکی کشتتوکاڵی گرنگ بووە و کەوتۆتە سەرڕێگەی بازرگانی شاری بەغا ڕۆژهڵاتی کورد ئێرانیش بە تعبیری و کاتە ئێرانیش کەوتۆتە ئەم سەرڕێگە بازرگانی شوێنێکی گونجاو بووە بۆ دەسەڵاتداری و بۆ دەوڵەتداری بۆ حکومەتداری بۆ ئیبراهیم پاشا ئەم شوێنەی هەڵبژاردووە و کردوێتی بە شاری سلێمانی و ڕەنگە کۆمەڵی فاکتەری تریشە بێ بەداخەوە مێژویە من نەنووسراوەتەوە کاتە ئیبراهیم پاشا کە ئەو بڕیاری داوە ئایا کەس معارز بۆ کەس معارز نەبوو بۆ ئێری هەڵبژاردووە یعنی نووسراوێکی دقیق و لێکۆڵینەوەیەکی جوان و نووسراوی ئەو کاتەمان لە بەردەستانیە ئەم شانش کە ئەو تێ نووسراوە هەمووی لێکدانەوە ئیجتیهاداتی مێژوو نووسەکان و لێکۆڵ و توێژەرەکانە زۆر باشە کاک دکتۆر دەچمە لای مامۆستا حسێن مامۆستا گیان زۆر بەخێر بێت خێر بێت یاخوا مامۆستا دەزانی کە ئاین ڕۆڵێکی سەرەکی بۆ لە دروستبوونی شاری سلێمانی ئەو کاتێککە ئیماراتی بابان لە قەڵاچوالان بووە شێخ مارفی نۆدی موفتی ئەو شوێنە بۆ دواتر دێتەوە نێو سلێمانی کۆمەڵێک دەستنووس و کۆمەڵێک بابەت لەگەڵ خۆیدا دێنێت بۆ شاری سلێمانی گرنگی ئەو دەستنووسانەوە گرنگی ڕۆڵی با بڵێن ئاین لەو دروستکردنی شاری سلێمانی و ئەو ئیماراتی کە بابان دروستی کردو سەڵاو لە بینەرانی خۆشەویست لە ڕاستیە بابانەکان سەرەتا ئیمارەتەکان قەڵاچوالان دەست پێکات کە پێشەوە علاقەتەکانە قەبەلی بووە یعنی هەر عەشیرەت بووە هیچ کە نەبووە کاتێک دارەشمانە بوون کاتێک لە ماوەت بوون سەرەتای دروستبوونی ئیمارەتەکان لە قەڵاچوالان دەست پێکا و سە ساڵە لە قەڵاچوالان بوون دوایەوە هاتوونەتە سلێمانی لە ساڵی 1970 ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ سەردەمی ئیمارەتی بابان ئەبینینی میرەکانی بابان لەگەڵ ئەو هەموو چێشم و نیزاع و ناڕەحەتی و ئەستراباتەی کە لەبینی خۆیانە هەبووە لە کاتێکە کە لە زۆربەی کاتەکانی ئیمارەتەکانە دەستی سەفەویەکان یاخود عوسمانیەکان بوون کەەوە کارێکی باش نەبە کردوانە و لایەنێکی زۆر سەلبی و ناڕێکە ئێتە دیارەوە دەردەکووردە تا ئێستا شەرماوەتەوە لەبەرەوە لە لایەکێکەوە زۆر بایخێنەوە بە عیلم و بەزانست لە کاتێک کارێک قەڵاچوالان بوون و لە سلێمانیش بوون خەڵکی تایبەتیان یعنی خۆشنووسی تایبەتیان نردووە بۆ وڵاتانی دەوروبەر و بۆ پایتەختە دیارەکان وەکو بەغا وەکو دیمەشق وەکو سەنعا لە یەمەن بۆ قاهیرە بۆ تاران چون لێ کتێبان تەواو کاتە شاپانی نەبووە کتێبیان دەستنووس کردووە بە دەست نووسیوانێتەوە هێناوێتەوە یاخود کڕیویان و هێناوێتەوە
ئێستا لە کتێبخانە دەستوسەکانی سلێمانی کە بڵێن ئەوقافی سلێمانی کە هیبابانەکان لە ڕاستیە بەشێکی هەرە زۆری یعنی کتێب هەیە دەستنووسە لە یەمەنەوە هاتووە بۆ ئێرە کتێب هەیە دەستنووسە لە قاهیرەوە هاتووە بۆ ئێرە کتێب هەیە دەستنووسە لە تارانەوە هاتووە بۆ ئێرە زۆربەی نووسەرەکان یان ناسیخەکانی دەستنووسەکان سێرەکەنی فارسن بەشێکی زۆریان بەشێکی عەرەبن بەشێکیان فارسن بەشێکیان تورکن ئەوە دلیلە لەسەر ئەوەی کە لە وڵاتانی ترەوە هاتووە بۆ ئێرە تەعەن بایەخێکی زۆریان ناوە بە کتێب حسێن ینی هێنانی دەستنووس لە وڵاتە دوورانەوە لە قاهیرەوە لاردنەوە ڕەنگە بۆ ڕۆژگارەی سلێمانی و ئاسان نەبێ ئەمە ئەتوانی ئەومان پێ بڵێ میرانی بابان وەکو دەسەڵاتی سیاسی و فەرمانڕەوایی گرنگیان بەم بوارەداوە خۆیان بەشێک منیش ئەڵم زۆر لەگەڵ هەموو ناڕێکێکی بینی خۆیانە بەڵام بایەخی زۆرە ناو بە عیلم و احترامی زۆری عالمەکانیان گرتووە و هەتا وەقفیەتیان هێناوە شتیان لەسەر وەقف کردوون لەسەر مەدرسەکان لەسەر مزگەوتەکان لەسەر زاناکان دەنی ژیانی زۆربیانیان دابیر کردووە مەسەر مەدرسەکانی قەڵاچوەران مەدرسەی خوورماڵ مەدرسەی کانی سلێمانی کە دوای هاتوتە مزگەوتی گەورە تا چەند عالمی گەورەی زۆر گەورە زۆر بەتوانە زۆر بە قابلیت لە کوردستانە هەبوون هیچ کەمتر نەبوون لە زانە گەورەکانی جامعی ئەستەری میسری و ئەوکانی کە لە بەخابوون و یعنی زۆر گەورە بوون پیاوی وەکو مەلا محەمەدی غەزایی پیاوی وەکو شێخ معروفی نۆدەیی عالمی وەکو مەلا عەبدوڵڵای خەرپانی یا زۆربەی ینی ئەوانەی کە سەر بە قەڵەمڕەوی بابان بوون عالمی گەورە بوون و خاوەنی تالیفاتن خاوەنی کتێبن خاوەنی ئاساریی جوانن لە بواری هەموو زانستەکانی ئیسلامە جا لەبەرەوە یعنی کتێبخانەکە کە لە قەڵەچۆڵان بۆ لە ئاخریان لە ژێر سەرپەرشتی گەورەزانەی کوردستان ئەڵێم و هەموو عێراقیش تەنها شێخ معروفی نۆدەیی بووە بۆ شێخ معروف آخر کەس بوو کە لە قەڵاچۆڵانەوە هاتوو بە سلێمانی چکەوتێتی تا مەکتەبەکەم نەنێنە سلێمانی مەکتەبەکەم نەبینم بەدانراوی دامەزراوی لەوێ یەک کتێبی نامەوێ من نایە بۆ سلێمانی دوا کتێبی بار کردووە ئیجا هاتووەتە سلێمانی کە هاتووەتە سلێمانیش طبعاً ئەم قسەیە مبالغەنێکی کەم لە سەردەمی شێخ معروفە هیچ زانایەکی تشانی لەشانی ناوە لە کوردستانە دلیلم ئاساوەرەکانێتی کە کتێب نییە عیلم نییە شێخ معروف شە تالیفێکی تیانە کردبێ و نەک تالیفیش ئەمە عیلمەکانی لە ئاسان بووە کردوونی بە شعر یعنی کە پێڵێن شعری تعلیمی لەبەرەوە شێخ معروف گەورەترین عالمی کوردستان و عێراق و ناوچەکە بۆ بەڕاستی لە مزگەوتی گەورە دانیشتووە تەعان مزگەوتی بابانەکە مزگەوتی گەورەیان بۆ دروست کردووە لەوێ هەم مودەڕیس بووە گەورەترین زانا بووە و هەم ئەمینی مەکتەبەکە بووە کتێبخانەکەی پاراستووە بەداخەوە ئەڵێم ئەو کتێبخانە گەورەی ئەگەر بمایە ڕەمبێکوتی سامانی کردووە چکە زیاتر لە 6,000 مجلد کتێبی تیا بووە زۆر باش 6,000 مجلد دەستنووسی ئەو کاتە لە عەقلی بەشەرە تۆزێت کەمە بەڵام بەداخەوە ئەڵێم ئینگلیزەکان ئینگلیزە چەپەڵەکان کە هاتنە سلێمانی کاتە داگیریان کرد کتێبخانەکان سووتان و بەشێکی زۆر کەمی ئیلا ما ڕەحیمە ڕەبی ڕزگاری بوو لەمە ئاگرەکە الشيخ محمي حفيد يا در الشيخ محمي خال بالرحمة بيا خو ما الشيخ محمي خال احتفاظ في كدو يسار الحمد لله موتو أو شيء كما موتو ولا كتاب خانية وقف السلماني. دست خوش به ما وصل سكين دكتور زريان أمي بمولاي برزت بياني هر براسي هاتين شار خروشاو يعني بڕاتان هەبێ دکتۆر مامۆستا بۆنی چێشتێکی ئەنواع چێشتی خۆش لە کۆڵانەکانەوە خەڵک هەموو جلی ڕەنگا و ڕنگ و خۆی گۆڕێ بۆ بەیان و شار خۆشا بوو بۆچی چواردەی 11 زۆر جارجەدە لەسەرەوە هەیە بۆچی بەهاران ئەبێ ئیبراهیم پاشای بابان کۆچی نەکردوێ بۆ سلێمانی ئەم ڕۆژە بانگراوندە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆکەی بۆ بەدەمایی بەڕێستان زیاتری سەتان لەسەر بابەتە لە ڕاستیە ئێمە بێ شتێکەیە لەبەر چاوی بگرینەوە زۆر ڕوون بێلامان بنیادنانی شار لە یەک ڕۆژانیە و لە یەک ڕۆژی شەتەواو نابێت بنیادنانی شار پرۆسەیەکی درێژخایەنە واتە تۆ لە کاتێکەوە دەستی پێ کردووە هەتا ئابێ بە کاتێکی تر وە مەسەرەن ڕەنگە 2 ساڵ 3 ساڵی خایان بێ هەتا تۆ شارەکە تەواو کردووە هەتا بیناکانی تەواو بووە هەتا ئەوکو ئەنجا کۆچکردن لە شارێکەوە بۆ شارێکی تر ئێمە کۆمەڵە بەڵگەنامەی مێژوویمان هەیە جەخت لەوە کە نەوانێکە شاری سلێمانی لە ساڵی 1990دا ئەم شارە بنیاد ناوە 1990 کۆچی یەکێ لەوانە دەستنووسێکی زانای گەورە مەلا عومری ڕەنجوریە کە هاتووە کۆمەڵێک ساڵی دیاری کردووە لە ناو چوارچێوەیەکە یەکێ لەو ساڵانە کە دیاری کردووە یادا عادەتیان وا بووە کە ئەوان دەستنووسەکانی کاتێ شتێکیان نووسیوە هاتوون ساڵەکانیان وەکو کەشکۆڵێک نووسیوە و ساڵی ڕووداوانی کە ڕوویداوە یەکێ لەو ڕووداوانە کە ئەو دیاری کردووە باز لەواکە کە ساڵی 1990 بە نەزم نووسیوێتی تەخریب قەلعە جوالان وتعمیر سلێمانیە
1990 تخريب قلعة شوالان وتعمير سليمانية ما بس بي أوي طبعا كاتك بابانا كان هاتن وسليماني من ميعو تبيني راس كموانه چکا یکی لمی جنوس کانم رجانا بینی میو ایو بو هیچ قلاوشونی کی بابانا كان لقلعة شوالان نما ويا مثلا سليمانية لراسيدا أو ناحقية لبرويك كاتك سليماني دروس كراخ شاري قلعة شوالان تخت كرت وهيش تي كانت يعني يشتوارد تنانات درجاي مزجودك أيوه هنراك رابع درجاي مزجودي جوري سليماني تنانات همو أوشتاني كلوي بنوكو بناسازي همو بردكاني جاني راب برد بناسازي إريا بكاري أنا بويا أبيت تخت كرا وخلقك يعني أنا وشاري سليماني و تنانات كوتا كزوكو ما مصطفى فرموي جنابي شمار نودية قالك تبقى خانقم تابع كامرين شيء خمناش أما أبي أنا برتشاورين بويا هيج دار الإمارات هيج شرني لناو قلعة شوالان ما هم ناس سليمانية دروس كلا وبنيادنا وجاري يدر ولا ديارترين أو أناش كديجمان السرا وشو إلى آخره مزجوتي جورا وهمو أو بنا خدم يعني جابوا كصالي 1990 إما ورقين سيركن مجنوساني دي كش باسي أم صاليان كردوها وهذا باسي صالي 1990 يعني كردوها لو أنا مجنوسي شي فارسي من هيك كردة بلا بفارسي مخطوطة كتعدد وزراته بهمان شيء ولو مخطوطة نسيوتي بعين شد كسراري سليماني صالي 1990 ده بنيان راه كاتبنا أرشيف عثماني كان أقرين راسيها لأرشيف عثماني كان شتيق نادو زينة وناوي دروس كردني بناء بيتنا هي عندها نسرك من هي ناوي ياسين العمرية ياسين العمري لكتابة شيء هي لنا كتابة كيا أما جابوها كرصالي 1906 محمود باشاي بابان للآن سليمان باشاي بابان سليمان والي بغداد دعوة أكرينا محمود باشاي بابان كقلايق دروز بكا ياخذ شارك بنياد بنية لنزيق قلا كونكي محمود باشاي بابان ياخذ لنزيق أو شرنيكا لشعر زورا هبو بيك الشارك دروز بنية بوشنيكي كمان هي قالنا صالي 1990 بلكو صالي 1200 شاري سليماني بنياد راوا أميش هندك بلغنامة أمي بو راس كردوية تواني شيرو بلغنامة كباسيكا لراستيا بيراميدي شاعر شاعري هي على أم خاكا كي بدا صالي بنيادنا صالي 1200 أميش لبيا شعرك معناه كبيراميدي شاعر بلام لقل أويا بشويشي قشتي صالة كان كليجا دينواني وكو أمين زكي بجيش كيجراي كردو تواني كلكتابك بنص أنوسي صالي شاري سليماني لصالي 1990 بنيان راو أجر بيتو صالي 1990 بنيانين بوش روجي شوار ديانزا أما اللي راي جرينج طبعا دزنوسي شي كمان هي باز لواكا كويج ملا حمزة كدزنوسي قرآن كدمسيوتيو ما مصاي جورا محمد علي الشيخ محمد القرداخي تمني دريش به أو بجراسي يقولوا یشی لبرگکانی بجانوی میجزانانی کرده باسی کردوا على ملا حمزة لبرگ قرآن كانوا سويتي لحوتي شعباني 1990 شاري سليماني بنيان راك الروج لدايبوني كراكما يعني كاتب من على كده دايقوها سويتي من روجي بنيادناني شاري سليمانية أم يجوا رنجا من بس بي أو بي كشانازيق ولا دايقوني كراكي بنوسي وتعظى شادونه تناو شاري سليماني وانه بنوس بيجا بس يتوه كوانه قال حاولي شعبانه كراكا أم بلقاش مش عنده زيوته بلا موكو تاعي سبل جنامي دقيقة بيت تنها أتوانين يقلبوا ينتولى صار صالي 1990 أجر بيتو صالي 1990 وربقرين شون بيكين بزايني هاتين يكي 1990 مان ورقرتوه يك بويكا يعني صالحي هين مان هبه كامل مان بويكا صالحي كامل مان هبه ابد ناشر شي بكين يك 1990 ورقرين كيك 1990 كوتشي ورقرين اكاتا شواردي يانزي 1900 شوار ليره دا كغوريني صالح كوتشي بوزاينكيا كرديت الروجي شواردي يانزا جگە لەوەش لە بەم چواردە یانزەیە ئێستا ڕۆیشتووە و کۆمەڵێک ئەدگاری تریتیایەکێ لەوانە پاییزی سلێمانیە کە پاییزێکی جوانە و ئەکرێ بکرێ بە ڕۆژی شار یعنی ئەکرێ بکرێ بە ڕۆژی شوار و ڕۆژی بکرێ بە ڕۆژی بنیادنانی ئەو شارە کە ڕۆژێکی جوانە لە ڕاستیە ڕۆژێکی پاییزێ جگە لەوە کۆمەڵێک ئەدگاری تری سلێمانی لەو ڕۆژا بنیاد ناون لەوانە زانکۆی سلێمانیە کە لە شواردە یانزەیە ساڵی 90 بۆیە شتێکی جوانەکە ئەم ڕۆژە هەڵبژێدرێ بەڵگانامەمان لەسەری هەیە و کاری تریشمانەیە وەکو وتیشم شار پرۆسەیەکە کە ناتوانین بڵێت چ ڕۆژەکە بنیانراوە ئێمە ناوی ئەنین ڕۆژی سلێمانی
بۆیە ڕۆژی سلێمانی کاکاتە 11 ئەمە خۆکارەکەیتی کە ڕەنگە لەو سەرچاوانەوە سەرچاوی کردو هەر ئەمەش بوو کە ئێمە ڕاستە داوت کراین بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی ساڵی پار و لەوێ ئەم بابەتەمان بەم جۆرە ڕوون کردوانێ و هەر ئەمەش کرا بە یاسا بە شێوەیەکی ڕسمی لەسەر ئەو بۆ چوونانی کە ئێمە پێشکەشمان کرد بەڵگەنامانە کرا بە ڕۆژێکی گرنگ کە 11 ڕۆژی سلێمانی بێت سپاسانەکە شتێک کە بنیادی دەنێت چی ینی چ شتێکیان بیر لێک بێتەوە کە زەروریەتی شارەکە بێت کە دروستی بکەن و احتیمامی لێ بدەن خۆی بابانەکان کاتێک کە بڕیاری بە تایبەتی ئیبراهیم پاشای بابان کە دەسەڵاتداری یەکەمی میرایەتی بابان بۆ لەو ڕۆژگارە کاتێک شاری سلێمانیە لە قەڵاچۆڵانەتەوە شوێنی شاری سلێمانی پێشتری ئەم سەرای سلێمانی هەبووە تر مەحموود پاشای بابان دروستی کردوان عوسمانەکان دروستیان کردو ئەمەش هەر قسەی لەسەرە کاتێک کە هاتوون یەکەم شتێکە بیریان لێ کردوێتەوە بینای دەسەڵاتداری حکومڕانیەکان دروست کردووە لە دوای بیناکانی میرەکان و حکومڕانی دەسەڵاتدارەتی یەکەم شتێکە دروستیان کردو زۆر گرنگ بوو مزگەوتی گەورەی شاری سلێمانی بووە قەڵاچوالان لە ڕۆژگاری قەڵاچوالی نیشان ناوەندێکی زانستی زۆر گرنگ بووە و تقریبا 6 مزگەوتی تیا بۆ کەم مدەڕیس و یعنی فەقی تیا بۆ دەرسی تیا خوێنراوە ئەوەی کە ئەوەی ئێستا لە وەکو مێژوو لە بەردەستمانایە ئەو مزگەوتانش کە ئەو زانایانە کە یەکەم شتێکە میرەکانی بابان بەلانەوە گرنگ بووە لێرە لە شوێنی شاری نوێ جارێکی تر ئەو مزگەوت و مەدرسانە دروست کرێتەوە بە تایبەتی مزگەوتی گەورەی سلێمانی ئەو لەو ڕۆژگارە شێخ مارفی نۆدیەیی بەرزنجی کە بە تعبیری ئەمڕۆ ڕئیسی عولەماکان بۆ سەرۆکی عولەماکان بۆ یەکەم عولەمای میرایەتی بابان بۆ لە قەڵاچوالانە و مزگەوتەکەش هەر مزگەوتی گەورە بۆ مزگەوتە بۆ کە جمعی تیاکراوە لە قەڵاچوالان دێن لێرە مزگەوتی گەورە دروستەکەن مزگەوتی گەورەش لەو ڕۆژگارە کە دروست کراوە بە پێی نەخشەی ئەو ڕۆژگارە لە دەرەوە شار دروست کراوە یعنی تەبیعەتی زانکۆی هەبووە ئیبراهیم پاشای بابان نێتی ئەوەی هەبوو وەکو دارولحیکمەی بەغایان وەکو موسەنسرەی بەغایان وەکو قەیرەوانیان وەکو ئەزهەر وردە بیکە بە مەدرسەیەکی گەورە بێ بە مەحەد و بێ بە جامیعە وەکو لە وڵاتانی تر بۆ بە جامیعە مزگەوتی گەوریان دروست کردووە و لە دوایەوە کە مزگەوتی گەوریان دروست کردو کتێبخانی گەوری قەڵاچوالان کە بڵێن 6,000 دەستنووسی تیا بۆ و ژمارەیەکی زۆر فەقی تیا بۆ شێخ معروفی نۆدیەی لێوێ مدەڕیس بووە هێناوێتە مزگەوتی گەورە و لێرە شێخ معروفی نۆدیەی هەم بۆ تۆ بە ڕئیس عولەما بۆ بە مدەڕیس و بە بەڕێوەبەری مزگەوتی گەورە و کتێبخانی مزگەوتی گەورە و ژمارەیەکی تر مزگەوتیشیان دروست کردو هەر لەو ڕۆژگارە لەگەڵ مزگەوتی گەورایی کە لەوانە مزگەوتی عەبدوڕەحمان پاشا کە ئێستا پێڵە مزگەوتی سەید حەسەن مزگەوتی شێخ بابە عەلی هەر عەبدوڕەحمان پاشا دروستی کردووە لە کۆمەڵێ مزگەوتی تریش دروست کراوە مزگەوتی بن تەبەقی عیرفان ئەمانە هەمووی لە یەکەم ڕۆژگاری میرایەتی بابانە دروست کراون و بازار دروست کراوە کۆمەڵێ باخچە لە مزگەوتەکان بمێنینەوە هاوشێوەی مزگەوتی گەورە کە باست کرد کە وەکو کامپێکی زانکۆی ئێستا مزگەوتەکانی تریش هاوشانی مزگەوتی گەورە فەقێ و حجرە و خانەقایان یان جۆرێک لە فۆرمی دەرسخوێندنیان نەبووە فەقێ و مەدرسیان تیا بووە مزگەوتە سەرەکیەکان و هەموو عولەما گەورەکانی قەڵاچوالیان هێناوە بە تایبەتی یەکێک لەو مەدرسانی کە ئێستا مێژۆکەی ماوە مەدرسەی بنەماڵی خاڵە کە لە ساداتی پیرخدرین و لە ڕۆژهەڵات و هێناویان لێرە مزگەوتی شێخ ئەمینی خاڵ ناوی شێخ ئەمینی خاڵ نەبوو دوای ئەم ناوە بڕێ بەسەریا ئەینا شێخ مستەفای مفتی بابانەکان بووە کە باپیرە گەورەی شێخ ئەمینی خاڵە هێناوێنە لێرە مەدرسیان بۆ کردوتەوە بەڵام ئەو مزگەوتێک کە زۆر سنتەر بۆ گەورە بووە مزگەوتی گەورە بووە و ڕئیسی عولەما بڵین لێوێ بۆ کە شێخ معروفی نۆدیەی بووە مەدرسە گەورەکە لێوێ بووە و زۆرینی فەقیەکان لێوێ بوونەوە جمعە لێ کراوە بە تعبیری ئیسلامێکی خۆمان پێڵێ مەسجد جامی ئەو مزگەوتە بوو کە جمعەشی تیا کراوە هەتا ساڵی 1956 تەنها لە مزگەوتی گەورە جمعە کراوە مزگەوتە گەورە و سەرەکیەکە بووە ژمارەیەک حەمامیشان دروست کردووە میرەکانی بابان لەگەڵ بنیاندانی شار و گەڕەکەکانە ئەو 6 گەڕەکە سەرەکی کە دروست کراوە لە یەکەم ڕۆژی بنیاندانی سلێمانیەوە مزگەوتیان ژمارەی مزگەوتی تیا بووە ژمارەیەک حەمامی تیا بووە هەتاکو حەمامی عەبدوڕەحمان پاشای بابان و حەمامی فاتمەخانی بابان فاتمەخان تەنیشتی ئەم سەرا بووە ڕۆژانی سێشەمە تایبەت بۆ بە فەقیەکانی شاری سلێمانی ئەمە ڕێژەیەکی زۆر فەقی تیا بووە بە بەلاشیش بووە فەقیەکان ڕۆژانی سێشەمە کە فەقیە دەرز ناخوێنێ چوون لەو حەمامە خۆیان شۆری و خزمەتێکی باش کراون یەکێکی تر لە کارە گەورەکانی میرەکانی بابان هەموو مزگەوتێک وەقفیان بۆ دابین کردووە چەندەیەکیان لە سنووری میرایەتی بابانە کردو بە وەقفی ئەم مزگەوتانە بە تایبەتی مزگەوتی گەورە موقوفاتێکی زۆری هەبووە
بۆ مزگەوتی سەی حەسەن مزگەوتی شێخ ئەمینی خاڵ مزگەوتی شێخ بابە عەلی مزگەوتی خانەقا کە دواتر دروستەکرێت لە ساڵی 1970 دروست کراوە لە سەرەتای سلێمانیا دروست نەکرا لە سەرەتای بنیاننانی سلێمانیا ئەم وەقفەش وای کردووە کە پشتگیریەک و هاوکارێکی باش بە بوو پرۆسی خوێندن و زانست و خوێنەواری لەو ڕۆژگارە چاوێن لە دەسەڵات دەستی سوڵتان و میرەکان نەبووە مکاتی هاوکاریان بکە وەقفی خۆیان هەبوو ئیتر مسۆگەر بوو ئیتر ئەم میرە ئەگۆڕیان ناگۆڕێت دەسەڵاتەکە گۆڕیان ناگۆڕێ ئەوان وەقفەکە هەر بەردەوام بوو ساڵانە لە بەربوومی کشت و کاڵی مەڕووماڵاتی ئەو دیهاتانە وەقفەکان هێناوە هەنێک خەڵکی خێرخوازیش هەتا ئەم دقەیەش مزگەوتەکان و فەقیەکان و حجرەکان خەڵکێکی خێرخواز پشتگیریانەکە فی سەبیلیلا پشتگیریانەکە خەڵکێکی خێرخوازیشە بۆ بێژگە لە وەقف و بێژگە لە پشتگیری میرەکانی بابان خەڵکانێکی خێرخوازیش لە شاری سلێمانیا هاوکاری مزگەوتەکان و حجرەکان و مامۆسایەکان و فەقیەکانیان کردووە ئەمە هاوکار و یارمەتی دەرێکی باش بووە کە پرۆسی خوێندن و ڕۆشنبیری لە سلێمانیا بە زووی گەشەی کردو و کۆمەڵە شاعری گەورە دەرکەوتون لەو ڕۆژگارە. زۆر باشە مامۆستا حسێن دێمە لای بەڕێزت هۆکار چی بوو لەگەڵەوەی کە شاری سلێمانی تازە دروست کراوە شارێکە دەتوانین بڵێن زۆر گەورە نەبوو بەڵام پەیتا پەیتا وردە وردە خەڵکانێکی زۆر دێنە نێم شارە بۆ خوێندن بۆ فەقێتی ئەمە بۆچی دەگەڕێتەوە چ هۆکارێک بۆ گەورەی و ڕێزی ئەو زانایانە بۆ یاخود بوونی پرۆسی خوێندن و بوونی ئەو دەستنووسە گرنگانە بۆ کە لە شارەکانی دیکەوەکو پێشتر ئاماژەت پێکرد هاتووەتە نێوەم شارەوە هۆکاری یەکەم زاناکان بوون زانەکانی سلێمانی ئەو سەردەما تەعاان لە ناوچەکەیە بەڕاستی تاک بوون مەدرسەکان جێگەی ڕعایەت بوون چکۆکو وتمان میرەکانی بابان یارمەتیان داون و ئەو خەڵکەشی کە هاتووە سلێمانی بە حکمی ئەوەی کە سلێمانی تازە دروست کرا بوو لەم لەولاوە خەڵکێکی زۆر هاتبوو خەڵکێکی خێرخواز و تاجر و بازرگانی زۆری تیا بوو ئەوانش لە ڕاستیە هاوکاری مزگەوتەکان و هاوکاری حجرەکان بوون جا لەلایەکە هاوکاری خەڵکەکە کە بۆ ژیانی گوزارانی فەقر و مەلاکان و لایشەوە میرەکانی بابانکە تەشریحان کردوون و کتێبە مۆدرن کردوون و لە عینکەدا مستەوای علمی مامۆستاکان کە وتم لە سەروی هەمیانەوە شێخ معروفی نۆتەیی شێخ عەبدولکەریمی بەرزجی شێخ عەبدولڕەحیمی بەرزجی کە دوو برایی زانای گەورە بوون پێش لە خالی لە ئەوان پێگەیشتووە یا مەسەل مەلا عەبدولڕەحمانی پێنجێنی کە فەتێ لێرە بووە حاج کاک ئەحمەد بەڕەحمەت بێت یعنی ئەمانای مەلا عەبدولڕەحمانی نۆتشەی دوای مەلا ئەحمەدی نۆتشەی ئەمانە بەڕاستی گەورە زانای کوردستان بوون و هەمیان هەیە کە لە مزگەوتێکە تەدریسان کردووە وەقتی زۆرن بووە و ڕێککاری و تاج و بازرگانەکان لەلایەک و میرەکانی بابانی و ئەو وەقتیەتەنی کە لەسەر مسلمانیان بووە بایەخێکی زۆرن پیاون و فەقێوەکان بە ئیسراحەتی خۆیان و بە جێوی دراسی خوان بکەن و هەر یەکە لەو مەدرسانە چەندەها عالمی زۆری بەڕاستی پێکەرا دروست کردووە و تەخەڕوجان کردووە لەو مەدرسانی بابان یعنی مەسەی پیاوێکی وەکو مەلا بزیان لەش بڵێن شێخ معروف زۆر باسمان کرد کەسێک وەکو مەلا ئەحمەدی دێلێژەی کە پێناسرا مەلا ئەحمەدی چاومار دوای بنەماڵەی مفتی لە سلێمانی بەڕاستی دەوری باڵایان هەبووە ئەوانە لە پێگەیاندنی قوتابیانە و سلێمانی لە دەوروبەری خۆیان چەند مەدرسە و مزگەوتی کەش هەموو بەڕاستی نابێ ئەوەرژێ مەلکەین مەسەل خورماڵ یەکێ بۆ لەو مەدرسانی کە زۆر گرنگ بوو بابانەکان احتیمامی پێیاوە و وەقفیەتی لەسەر بووە مەدرسەکەی مەلا عەبدوڵڵای خەرپانی لە خەرپانی هەر عینشت بووە مەدرسەکەی مەلا ساڵحی تەڕەمار لە دەی تەڕەمار کە یەکێ بە لە عالمە گەورەکانی کوردستان مەلا ساڵحی تەڕەمانی زۆر مەدرسەکەی جگەی بایەخی بابانەکان بوو پەیوەندیش خۆش بووە مەدرسەکانی قەرەداغ یعنی مەردۆخەکانی قەرەداغ لە شێخ عەبدولەتیفی قەرەداغی و کە شێخ نەجیب و بڵێ هەموو بنەماڵەکان کە بەڕاستی بنەماڵەیەکی زانا و گەورەی کوردستان بوون بە بەردەوامی لە خزمەتی دین و عیلم و پێگەیاندنی فەقێ و بەردەوامی تەدریس بوون لە شوێنەکانی خۆیانە ئەمە نییە بڵێ بابانەکان تەنها و تەنها لە سلێمانی ئیحتیمامێنەوە بە قوتابخانەکان بەڵ پێچەوانەوە یعنی پەلەن هەویشتۆ بۆ کۆی و بۆ حەریر بۆوانە یعنی لێ مەدرسەیان کردوتەوە جەلیزادەکان و بەتایبەتی مەلا عەبدولڕەحمانی جەلیزادە کە مەشهورە بە مەلا عەبدولڕەحمانی کاکی جەلی یەکێک لە عالمە هەرە گەورەکانی کوردستان مواصلەی ئەو بنەماڵەیە بۆ تەدریس و علم دەعمێکی بابانەکانی لەگەڵا بووە لە حەقیقەتدا ڕاستە خۆی عالمی گەورە بووە زانای گەورە بووە بەڵام ئەمان نەهاتوو زانای گەورەکانی ئیهمالکەن بە پێچەوانەوە خزمەتیان کردوون زۆر بایەخێنەوە بە مەدرسەکانیان چیان پێویست بوو بێت بۆیان دابین کردوون جا دابینکردنی ژیانی فەقیەکان و دابینکردنی ژیانی مامۆستاکان و ئەو وەقفیەتەنەی کە هەبووە سەر ڕێز علمی زۆری زانەکان ئەوە هۆی ئەوە بوو کە لە هەموو لایەکە و قوتابی هاتوۆتە کوردستان و
هاتوتەنەوە سلێمانی و لە سلێمانی پێگەیشت و چونێتەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان چونێتەوە بۆ ڕۆژاوای کوردستان تەنانەت لە عەرب لە بەغاوانەشەوەتە لە بەهاتن بۆ کوردستان و دەرسیان خوێنەوە ڕۆشنەوە و پێگەی و نوێی جەزایەوەی کردووە. زانیاریێکمان هەیە لەسەر شاری سلێمانی شاری سلێمانیەکە هاوکارانمان ئامادەیان کرد بێ دەچین لای ئەو زانیاریە و دواتر بەردەوام دەبین لەسەر گفتوگۆکەمان لەسەر شاری سلێمانی بنیادنانی شاری سلێمانی. سلێمانی شاری شاران، شاری شۆڕش و بریسکە ڕۆشنبیریەکان. بەر لەوەی بنەماڵی بابانیەکان بیل لە دروستکردنی شاری سلێمانی بکەنەوە، میرنشینەکەیان لە ناوچەی قەڵاچۆلان بوو. لەگەڵ بەرفراوانبوونی میرنشینەکە جموجۆڵی ئاوادانکردنەوە و بنیادنانی شارستانی لە ناوچەکەدا دەستی پێکرد. لە سەردەمی فەرمانڕەوایی باباندا ململانێ و تونوتیژی لە نێوان فارسەکان و عوسمانیەکاندا هەبوو. شوێنی جوگرافیای قەڵاچۆلانیش لەبەر نزیکی لە سنووری ئێرانەوە شوێنێک بووە مەترسی شەڕ و پێکادانی نێوان لەشکری فارس و عوسمانیەکان. بۆیە هەریەکە لە نادرشا و سوڵتان مەحموودی یەکەم لە هەوڵی ئەوەدا بوون ئیمارەتی بابان بەلای خۆیاندا ڕابکێشن. کێشمەکێشمی ناوخۆش لە نێو بنەماڵەی بابانیەکان و ئیماراتە کوردیەکاندا بۆ کورسی و دەسەڵات ئەوەندەی دیکە مەترسی لەسەر ناوچەکە دروست کردبوو. ئەمە ژوای کرد مەحموود پاشای بابان لە ساڵی 1970 زاینی بیری لاوە کردەوە ناوەندی بەڕێوەبردننی سیاسی لە قەڵاچۆلانەوە بگوازێتەوە بۆ شوێنێکی تر. بۆیە سەرای حکوومەتی لە نزیک گوندی مەڵکەندی دروست کرد. دواتر ئیبراهیم پاشای بابان لە ساڵی 1970دا فەرمانڕەوایی ئیماراتەکەی گرتە ئەستۆ و دەستی کرد بە دروستکردنی شاری سلێمانی تا لە 14 تشرینی دومی ساڵی 1984دا لە دروستکردنی شاری سلێمانی کۆتایی هات. لە هەمان ساڵدا بابانیەکان پایتەختی ئیماراتەکەیان گواستەوە بۆ شاری سلێمانی. لە ساڵنامەی ساڵی 1955 سلێمانیدا کە لە ڕۆژنامەی ژین بڵاو کراوەتەوە هاتووە، ئیبراهیم پاشای بابان خۆی حکومداری شاری قەڵاچۆلان بووە. لەبەر ناخۆشی و تەنگی شوێنەکە و لە ترسی هێرشی دوژمن بە تایبەتی لە نادرشای حکومداری ئێران کە گەلێ جارویستوێتی هەڵمەت بەرێتە سەری و دەست بەسەری بکات، بە ناچاری شار و شوێنی هەڵسوڕاوانی کاروباری وڵاتەکەی گواستەوە ئەم شوێنە کە ئێستای شاری سلێمانیە. سلێمانی جگەلەوەی دەبێتە پایتەختی میرشینی بابان لە هەمان کاتا دەبێتە مەڵبەندێکی بازرگانی و ڕۆشنبیری لە ناوچەکە. پاش ڕووخانی میرشینی بابان لە ساڵی 1851دا و لە ناوچوونی دەوڵەتی عوسمانی لە جەنگی جیهانی یەکەم شاری سلێمانی دەخرێتە سەر کۆماری عێراقی ئەمڕۆ. لە ساڵی 1922 تا ساڵی 1924 شاری سلێمانی پایتەختی دەوڵەتەکەی مەلیک مەحموود بووە. شاری سلێمانی جگەلەوەی لانکەی و ڕۆشنبیری و تێکۆشەران بۆ مەڵبەندی هەڵگیرسانی چەندین شۆڕش و ڕاپەڕینج بووە لە مێژووی کوردستاندا. بەپێی ڕۆژنامەی ژین لە ساڵی 1955 پانی ڕوبەری شاری سلێمانی 20 میلیۆن و 250,000 مەتر و ژماری دانیشتوانەکەی دەگەیشتە 6,000 کەس و نزیکەی 7,000 خانوشی تێدا بووە. سلێمانی لە کۆندا لە 7 گەڕەکی سەرەکی پێگاتوە، ئەوانیش ئەمانن: کانی ئەسکان، گۆیژە، مەڵکەندی، سەرشەقام، چوارباغ، دەرگەزێن و جوولەکان. بەردەرکی سەرا میرەکانی بابان لەگەڵ دروستکردنی شاری سلێمانی جێگەیەکیان تەرخان کردو بۆ بارەگای بەڕێوەبردننی دەسەڵاتەکەیان کە ناسراوە بە سەرا. پاژەوەی سلێمانی خرایە سەر دەوڵەتی نوێی عێراق و کرایە لیوایەک بۆ بەڕێوەبردننی کاروبارەکانی میرەکان. دەوڵەت ئەم سەرایی لە ساڵی 1926 تا ساڵی 1928 لە ناو سنتەری شاری سلێمانی دروست کرد کە پێگاتووە لە دوون هۆم و 43 ژوور، لەگەڵیشیدا سەرای سلێمانی چەندین جار نۆژەن کراوەتەوە. سلێمانی شاری ڕۆشنبیری. شاری سلێمانی بە شاری ڕۆشنبیری دەناسرێت. لە سەردەمی بابانەوە هەموو مەلاو زاناکان شاعیر و نووسەر بوون و ڕۆڵی مزگەوت و حوجرەش لەو بوارەدا لە ئاستێکی بەرزدا بووە. سێ کوچکەی بابان نالی و سالم و کوردی قوتابخانەی شعری بابان دروست دەکەن و ئەگەر ئەو قوتابخانەیە لە ڕووی ناوەڕۆکەوە گەلێک دیمەنی لە ئەدەبیاتی ئەمڕۆی کوردیدا نەمابێت، ئەوە فۆرمی ئەدەبیاتی کوردی ئەمڕۆ ئەوە هەر بەرەو پێشوونی فۆرمی ئەو ئەدەبیاتەیە. لە بواری ڕۆژنامەگەریشدا سلێمانی پێشەنگی کوردستانە. ڕۆژنامەی پێشکەوتن لە سلێمانی بڵاوکرایەوە. بە دوای ئەویشدا ژیانەوە و ژیان و ژین و چەندان ڕۆژنامە و گۆڤاری دیکە بڵاوکرانەوە، جگە لە چەندین کتێب. زانست و زانین. مزگەوتی گەورەی سلێمانی ناوەندی زانست و زانین و پێشکەوتن بووە. شێخ مارفی نۆدێ و پاشان حاجی کاگەحمەدی شێخ بناغی مەدرسەی دینیان دانا. سلێمانی شاری خەبات و تێکۆشان. سلێمانی لە دروستبوونیەوە پایتەخت بوو و سەردەمی حکمی شێخ مەحموودیش هەر پایتەخت بووە. حزبی سیاسی و کۆمەڵە و ڕێکخراوەکان لەم شارەدا لەدایک بوون و
کوڕانی ئەم شارە بناغەدانەری تەلاری تێکۆشانی کوردایەتی بوون. خۆپیشاندانی مەدەنی و ڕاپەڕینی جەماوەری دوو خەسڵەتی جوانی ئەم شارن کە هەرگیز دەستبەرداری نەبووە و نابێت. سلێمانی شارێکە هیچ دەسەڵاتێک بۆی دەستەومەوە نەکراوە و هەرچی حکوومەتەکانی ڕابردووی عێراق لەم شارەدا سڵیان کردوێتەوە تا ئەوەی دوایین دیکتاتۆری عێراق سەدام حسێن بە سلێمانی گوت مەدینەت زەعبە. سلێمانی لە پاش ڕاپەڕینی ئازاری ساڵی 1990ەوە زیاتر فراوان بۆ و گەشەی زیاتری بەخۆیەوە بینیوە. کۆتا نازناو بە سلێمانی بەخشا لەلایەن ڕێکخراوی یونسکۆ بوو کە لە کۆتایی مانگی تشرینی یەکەمی ساڵی 2019 سلێمانی وەک شاری داهێنەر لە بواری ئەدەب ناساند و نازناوێکی جیهانی بەم شارە نازدارە بەخشی. بەڵێ دووبارە هایزان سڵاوتان لێبێت لە 238مین ساڵ ڕۆژی دامەزرانی شاری سلێمانیەوە ڕاستەوخۆ لە نێو سنتەری شاری سلێمانیەوە لەگەڵتانین دووبارەشمە لای میوانەکانمان کاک دکتۆر زریان دەمەوێت لە بەڕێزت بپرسم باست لەوە کرد ئەزمموی بنیادنانی شار لە مێژووی با بڵێن میرایەتی کوردەکانە بەگشتی ڕەنگە سلێمانی سەرەتا بوو بێ نوێ بوو بێ تایبەتمەندیەکانی شارسازی و شارستانیت لە شاری سلێمانی بەو ئەزمموی یەکەمەوە چۆن بووە و گرنگترین یان ئەتوان بڵێن گرنگترین تایبەتمەندیەکانی شارنشینی و شارستانەتی لەو سەردەمەیە. دەستان خۆش بێ ئێمە ڕاستیە ئەوەی ڕابردوو هەندێک ئیشمان کرد لەگەڵ هەندێک لە کەسایەتەکانە بۆ دووبارە کێشانەوەی نەخشەی سلێمانی لە سەردەمی ئیبراهیم پاشای بابان ئایا سلێمانی چ نەخشەیەکی هەبووە و چۆن توانیویانە کە ئەم شارە بنیاد بێن وەروە بێنن ئەوەی خۆشە سلێمانی سلێمانی بە گەرمەکەی بە دەرکی سەراوە خۆشە دەستان خۆش بێ جا باسی لەوەمان کرد کە ئایا چۆن شاری سلێمانی لە سەردەمی بابانەکاندا بنیاد درراوە و چۆن ئەم شارە وەکو یەکێک لە شارە گرنگەکانی سەردەمی خۆی توانیوێتی کە بیناسازی بکە. ئێمە هاتین سەر لە نوێ نەخشەیەکمان کێشە لەناو شاری سلێمانیە لای بابانەکان مزگەوت خاڵی سەرەتایی بووە. هاتوون مزگەوتیان لە شوێنێکی دوور مەسە لە شوێنێکە لە گەڕێکێکی دوورە دەستا یان لە دەرەوەی شار دروست کردووە بۆچی بۆی کە بە چواردەوریان ماڵ دروست بێجارێکی تر واتە هەدەفی سەرەکی لە فراوان بوونی شار لەلای لە سلێمانیە لەلای بابانەکان هەدەفی سەرەکی لە پلانسازی شارەکەی ئەوەیە کە مزگەوتێک دروستەکە بە چواردەوریە ئەنجام ماڵ دروستەکرێت. بەڵگەمان لەوەیە کە مەسەن مزگەوت لە سەردەمی عەبدوڕەحمان پاشای بابان کە من پێم وایە عەبدوڕەحمان پاشای بابان دووەم بنیادنەری ڕاستەقینەی سلێمانیە لە دوای عەبدوڕەحمان پاشای لە دوای ئیبراهیم پاشای بابان وەک ئیبراهیم پاشای بابان ئەگەر بنیاتی نابێ عەبدوڕەحمان پاشای بابان ئیتر بناغەکانی شاری داڕشت و توانی بیکا بە یەکێک لە شارە زۆر ناوازەکان لەسەر ئاستی نێودەوڵەت عەبدوڕەحمان پاشای بابان بۆ خۆشی بەڕاستی پیاوێکی گەورە و پیاوێکی خوێنەوار و زانایەکی گەورەی سەردەمی خۆی بەوە زۆر خزمەتی بواری زانستیشی کردەوە بۆ زۆر کورتپەروەریش بۆ لە ڕاستیدا یعنی زۆر کورتپەروەر وە عەبدوڕەحمان پاشای بابان کە یەکێکە لەو کەسانی کە یەکەم کەس لەناو میرانی نوێی کووردا کە ڕاستیە مەیلی سەربەخۆخوازی هەبوو مەیلی ئەوەی بوو بێ کە لە ڕاستیا ناوچەکەی خۆی خۆش بووێ و دەوڵەتێک دروستکە کە ئەمەش مێژونووسێکی وەکو ڕیچ لە ڕاستیا پشتڕاستی کردوێتەوە کە بە چەند ساڵێکی کەم لە پاش وەفاتی عەبدوڕەحمان پاشای بابان هات بێتە سلێمانیەوە. بێنەوە سەر ئەم بابەتەکەی خۆمان لە ڕاستیدا یەکێ لەو شتە زۆر گرنگانە کە لە سەردەمی بابانەکانە کراوە دروستکردین گەڕەکە کۆنەکانە چۆن گەڕک بنیاندراوە تەمە سەرەتا لە گەڕەکی کانیسکانەوە دەست پێگەن هۆکارەکەش چییە مزگەوتی گەورە لێرە دروست کراوە لێرەشەوە مزگەوتی شەغەمینی خاڵمان هەیە لە خواری شەوانێ مزگەوتی خانەقامان هەبووە لەم چوارچێوەیەدا وردە هەوڵ درراوە کە ئیتر خان و بینا دروست بکرێت لەو سەرەوە هاتنەوە خوار نزیکی مزگەوتی عەلی کەمالی ئەمڕۆ کە ئەوترێت لەویایە شوێنی بەڵێ کە گەڕەکی گۆیژەی ئێستەی پێوت دەمە گەڕەکی گۆیژەی کۆن ئەمەیە کە تازە کە عەبدوڕەحمان پاشای بابان دروستێکە کە لە خوارەوەیە کە مزگەوتی با بڵێن مزگەوتە کۆنەکەشی تایە وەکو مزگەوتی هەمزە ئاغا ئەوجی مزگەوتی هەمزە ئاغا مزگەوتی شێخ بابا عەلی کە لەویا مزگەوتەکەی خۆی عەبدوڕەحمان پاشای بابان دروستی کردو تەمان هەروەکو زانیاریکیش
عەبدوڕەحمان پاشای بابان یەکێک بۆ لەو میرانەی کورد کە بۆ خۆی وازی لە میرایەتی ناوە بازێجار شۆ دەرسی وتۆ لە مزگەوتەکانە تەدریسی زانایەکی گەورەش بوو ینی چەند جار لە چۆتە مزگەوتی گەورە دانیشتووە دەرسی وتۆتەوە چۆتە مزگەوتەکانی خۆی مزگەوتی شێخ بابا عەلی مزگەوتی شێخ ئەمە ئێرە مزگەوتی سەی حەسەن کە بەشێک لەم مزگەوتانە ینی خۆی سەردانی خۆی چۆ تەدریسیشی تایە کردو جا یەکێ لە گەڕەکە ڕاقیەکانی سلێمانی ئەم گەڕەکەی سەرکارێز و ئەم گەڕەکەی ئێرەوەی کە هەمووی لەم چوار دەورە نزیکن کە ئێستا ملێتان نشین چکە ئێستا ناوەڕاستی شارە لە ڕاستیە لەوێ دروستی کردەوە بۆیە کە هاتوونەتە خوارەوە لە بڵێن سەرەتای شار ئەتوانین بڵین مزگەوتی عەلی کەمالی ئەمڕۆ بووە لەوێەوە شۆڕ بۆتەوە هەڵدە خوارەوە هەتا ئەگاتە ئەم منتیقەیە بۆ منتیقەی با بڵێن کە پێ وترێ مەڵکەندی کە لە نزیکی مەڵکەندی تر سەراکە لە کووا بۆ لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا سەراکەی کە محمود پاشا بنیاتی ناوە بۆ یەکەم جار ئەتوانین بڵین لە نزیکی عەلی کەمالی ئەمڕۆ بۆ مزگەوتی عەلی کەمال بووە یاخود سەراکە لەم مەنتیقانە دەڵام سەرایی ئێستا تازەیە ئەمە ناتوانین بڵێن گەڕەکەی بابانەکان ئایا ئەوە بۆ کە لەو شوێنە بنیاتی ناوە یان لێرەدا لە سەردەمی بابانەکان دارالحکومەت هەبووە و مزگەوتی گەورەش نزیک بۆ لێیانەوانێ بەتە مزگەوتی گەورە نزیک بووە و چوارچێوی سلێمانی هەر ئەمەندە بووە هەتا کۆتا گەڕک کە سەر شەقام بووە واتە سەری شەقامەکە بۆ لەوێ کە بیتراوە کۆتا گەڕک بۆی هەرچیەک لە دەرەوە هاتوون داش ناوچەکانی ترەوانەیە بەسەر ئەم پردا ئەپەڕینەتەوە بۆ ئێرە معالمی بیناسازی ئەگەر بچینە سەر ئەو گەڕیدانی کاتونەتە سلێمانی بزانین چ شارستانی لە سلێمانی تیرازی بیناسازیەکەی ئەبێ بگەڕینەوە سەر ئەو گەڕیدانی کاتونەتە مەنتیقەیە یەکێک لە کۆنترین گەڕیدەکان کە هاتوۆتە شاری سلێمانی کەسێکی ناوی ویلیەم هیوتە ویلیەم هیوت لە ساڵی تقریبان 1990 هاتووە هەندێک 1970 لە سەروبەندی دوای دروستبوونی میرشینی بابانە هاتووە و هەر بۆ خۆشی ویلیەم هیوت سیرەکە لەوایە بەدەستی خۆی وێنەیەگە کێشێ وێنەیەکی کێشاوەتەوانێ کە وێنەی شاری سلێمانی وە کاتێک چۆتە لای گردی سەیوانی ئەمڕۆ ڕوانی وێتێ ناو سلێمانیوانێ لەویا وێنەیەکی سلێمانی کێشاوەتەوانێ خۆشبەختانە ئێستا کتێبەکە بە چاپکراوی کۆنی خۆی هەرماوە ینی کتێبەکەمان لەبەرە وێنەکەشمانە بەدەسە لە سەر وێنەکە نووسوێتی سولەیمانی The Capital of Kurdistan ینی سلێمانی پایتەختی کوردستانە ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە چۆن ئەم ماوەیەکی زۆر کوچ دوای بنیان ماوەیەکی زۆر کەم لە دوای ئەوە چۆن ئەم ناوی کوردستانە هاتووەتە سەر زمانی ئەم گەڕیدە ئەوروپیە کاتی هاتووتە مەنتیقەی لەو کاتە نزیکەیە لە پاش ئەوان ئێمە گەشتەکانی هەرێک لە ڕیشمان ڕیش کاتێ هێتە ئەم مەنتیقەیە زۆر سەیرە ینی یەکێ لەو چۆن ڕیش لە سەروبەندی منشینی بابانە هاتووە کاتی هاتووەتە ناو ئەم شارەوانێ محمود پاشا حکمی کردەوە کە محمود پاشای کوڕی عەبدوڕەحمان پاشای بابانە و لەگەڵ ئەوە قساکە ئەڵێ ئایا ئەم میرنشینەتان چۆن بووە و چۆن ئەم میرنشینە دروست کراوە و باز لەوا کات کە شاری سلێمانی چەند ماڵێکی تایە باز لەوا کات کە لەناو شاری سلێمانیە یەکەم بریتی بۆ لەوەی کە لە ناو شاری سلێمانیا ژمارەیەک خانوو هەبووە نزیکەی چەند هەزار ماڵێکی تیا ژیاوە و باز لە ئەوە کات کە تەنانەت باز لەوە کات جوولەکەی تیا ژیاوە و باز ڕەنگی و فرعینی مەسیحی تیاوە اینجا یەکێ لە بنەماکانی دروستبوونی هەر شارستانێک لە شارە و شارە بریتە لەوەی کە تۆ فرە ڕەنگیت هەبێ فرە جیاوازیت هەبێ فرە بۆچوونیت هەبێ یعنی یەکێ لەو بۆچوونە زۆر سەرەکیانی کە ئێمە هەمانە لەسەر شاری سلێمانی ڕاستیە ئەم فرانەیە معلومی کاکتۆر ئارازە خۆی بابەتێکی لەسەر و بابەتە هەیە جیاوازەکانی شار و بەلدە و قەریە چییە یعنی قەریە ئەوەیە کە بچووکە و خەڵکەکە ڕەنگە کە هەموو یەکەناسن بۆچوون یەک بیرکردنەوەیان هەیە بەلدە ئەوەیە کە هەموو یەک ئەوەیە بەڵام شار ئەوەیە کە گەورەترە و خەڵکەکەی مەرجنە یەک بناسن و مەرجنەیەک پیشەیان هەبێ و مەرجنیە کە هەمویان بەیەکەوانێ یەک ئاینیشیان هەبێ و یەک نەتەوەژ دەی لە شاری سلێمانیا مە هەر لە سەرەتاوە ڕەنگی سێرەکەی دەرگاکرێتەوە مەسیحەکان بێنێ کابراایەکی بازرگان لە شەقڵاوە دێت لێرە کەنیسە دروستەکان گەڕێکی دروستەنای گەڕێکی گاورانەوەی لەو مۆتەقەیە دروستەبێ سەرەکەی خەڵکانی یەن مەسیحین لە مۆتەقەیە ڕێگەشیان مێدراوە کە لە کاتێکا لەو پەڕی پەیڕەوی ئەوەیە بوو ئەمە لە کەم شاریتری سەردەمی خۆیان دروستکرا بۆیە مەعالیمی بیناسازیەکەشی بیناکانی لە ڕاستیە ڕەنگە زۆر پتەو نەبێ ڕەنگە زۆر پتەو نەبێ سلێمانی و یەکێ لە گەڕیدەکان پرسیارەکات لە
میرێکی بابانی ئەڵێ بۆچی ئێوە ئەم بیناسازیانەتان هێندە بتەونی و دار ئیمارێکی وەنگە گەورەت بنیاد نەناوە لەم شارە ئەلێ ڕاستیە شوێنەکەمان شڵکەوتێکی وایە کە دوژمنانی ئەم میلەتە هەم لە سەفەیەکان و هەم لە عوسمانیەکانەوە بەردەوام هاتوون سەر ئێمە ڕاومانەنێن ئێمە بەردەوام لە ڕاکردنای ناتوانین شارەکەمان بۆ جۆرە لێ بکەین کە ئەوەی تێ بەدڵی خۆمان بکەین مەملەکەتێکی سەربەخۆ بەڵام لەگەڵ ئەوەشە چەندین بیناسازیمان هەیە کە بنیادراوە لەوانە شورای دەربەندی بازیانمانێک کات ڕحمان پاشای بابان بینیاتینەوە کە نیشانەیە ئەم هەموو مزگەوتە گەورەمانەیە کە بنیانراوە و لەسەر هەمووشیانەوە نیشانەیە بۆ بنیاسازی و بە شارستانێتی شاری سلێمانی کە زۆر باشە کاک دکتۆر بێمە لای بەڕێزت تۆزریان باسی لەوە کرد کە ئەو شارستانیەتی دەمێت تۆ ئاماژە بۆ کە ئەو نوێکاریانە چی بوون یعنی ئێستا بۆ نەوە بینا قەدیمی لە بەرامبەرمانە من سەرنجیم نەخشوونیگارێکی تایبەتی هەیە ئەم نەخشوونیگارە لەکوێیان هێنا و ئەم جوانکاریان لەکوێنا لە بینەکانیاندا ڕەنگی داوەتەوە کە لێسادا لە زۆر لە شوێنەکان لە سلێمانی ئاسەواری هەرماوە بەڵێ کاتێک کە لە میری بابان بڕیاری داوە قەڵاچوالان مێنێتە شوێنی ئێسۆ شاری سلێمانی دروست کرد و ناوەکەشی ناوە سلێمانی پیشەوەرەکانی قەڵاچوالانی هەموو هێناوە پیشەوەرەکان چینە شاریەکە دەستڕەنگینەکانی هەموو هێناوە لێرە ئەو پیشەوەرانی قەڵاچوالان دەورێکی سەرەکییان بینیوە چ لە بیناسازی چ لە ئاسنگەری چ لە دەرتاشی ئیتر ئەو پیشانی کە ئەو ڕۆژگارە باو بووە یەکێکی تر لە هەنگاوەکانی میری بابان لە بەتایبەتی لە وڵاتی ئێرانەوە کۆمەڵی خەڵکی دەستڕەنگینی هێناوبمانەوە نەمانەوێ بە تعبیرە کۆنەکە پێوترێ بیلادی فارس حەزارەتێکی کۆنیان هەیە 3000 ساڵ پێشەسە خاوەنی حەزارەت و بیناسازی و تەنانەت کەلیمەی هەندەسەی عەربی و ئەندازەی کوردی ئەندازەی فارسیە چونکە فارسەکان شاری گەوریان هەبوو هەندەسە و ئەندازیان هەبوو پێویستیان بە نەخشەسازی هەبووە میلەتی ئێمە ڕەنگە بە شاری گەورەمان نەبووە ئاتا عەرەبەکانی شاری گەوریان نەبووە لەوانۆ هێناومانە چۆ لێ پیشەوەری زۆر دەستڕەنگینی هێناوە تەنانەت ئەو خشت و قسڵ و هەندێک لەو مادانەی کە لە بیناسازی شاری سلێمانیە بەکار هاتووە لە ڕۆژهەڵات و هاتووە خشتی سوورەکراوە ئەو خشتانی و تاقی حەمامەکان بەشێ نەبووە لە پیشەی کورد و بەشێ نەبووە لە کەلتوری کوردەکە ئەو ڕۆژگارە میری بابان چۆن لەوێەوە وەسای باشی هێناوە ئەم حەمامەکانی پێ دروست کردووە دیوارەکانی پێ دروست کردووە سەر دەرگای ماڵەکانی پێ دروست کردووە و هەندێک لە مزگەوتەکان و تاقی مزگەوتەکانی پێ دروست کردووە زۆربیان لە ڕۆژهەڵات هاتوون هەتاکو ئێستش کە گەڕێکی دەرگەزیێنمان هەیە دەرگەزیێنەکەی لای هەمەدانە خەڵکی دەستڕەنگین و پیشەوەر بوون هاتوون و لێرە پێ گەڕێکێکیان بۆ خۆیان هەر بە ناوی شوێنەکەی خۆیانەوە بە ناوی دەرگەزێنەوە دروست کردو ئەم شارە بەشێکی دەستڕەنگینی ئەوانی پێوە دیارە لە ساڵی 1920 بە دقیقی کە ڕیچاتۆتە سلێمانی ئەڵێ چوومە گەرماوەکانی سلێمانی حەمامەکانی سلێمانی ئەوەنە پێشکەوتوو بوون ئەوەنە جوان بوون نەخشوونیگاری حەمامەکانی سلێمانی لە ئاستی حەمامەکانی ئەستەمبول کە پایتەختی خلافەی ئیسلامی بۆ هەموو دنیا جێدەسا بووە قاهیرە و بەغا بوو ئەڵێ لەوان جوانتر بوون دیوارەکانی ئاوێنەمەندەکانی هەمووی بە دقیقی وەسفێکی حەمامەکانەکە ئاوەکانی ئاوی حەمامەکان و پاک و خاوێنی حەمامەکان لە زۆر لەوان پاک و خاوێنتر بوون ئەمانە هەمووی کەلتورێکی بەتایبەتی لە وڵاتی ڕۆژ ئێران و هاتوو و میری بابان هێناوێتی و ئەم بینا جوانانە هەتا ئێستش خۆزگە ئەو بینا کۆنانە و گەڕەکە کۆنانە تێک نەدرانایە ئەو نەخشە و ئەو چنین و ئەو خشتکاری کە لە دیوار و دەرگای ماڵەکان و تەقولبابی دەرگای حوشەکانە کراوە ڕەنگە بڵێم هەتا ئێستا شتی وا جوان و دەستڕەنگی تۆ بیرم نەچێت لەو چوارچێوەدا ئەو بینایی کە بەرامبەرمانە ئەمە بۆچی دروستیان کرد کاتنە شاری سلێمانی لە سنتەری شارە ئەمەیان دروست کرد ینی ئامان چی بوو لەوەی کە چلو ئەوەندە ژوور دروست بکرێت لەم بینایەداوە چ کارێکی تێدا ئەنجام درراوە خۆی سەرای سلێمانی گومانیتیانە عوسمانەکان دروستیان کردو بۆ محمود پاشای بابانیان دروست کردووە و عوسمانیەکان لە هەموو ناوچە گرنگەکان ئەو ناوچانی کە باج و خەراجێکی زۆری هەبوو ئاژەڵداریکی زۆری تیا هەبوو بینایان دروست کردو تەنانەت ئێمە بەڵگەنامەمان هەیە هەندێک لە هۆزەکان بیناکانیان ڕوخانوو بۆی حکوومەت بنکەی پۆلیس و تیادانانی و باج و خەراجیان وەرنەگرێت لە بەڵگەنامەی ڕسمی دەستنووسی ڕسمیمان هەیە باسی ئەوەکە عوسمانەکان دروستیان کردووە لەم ناوچە کە باج و خەراجی یعنی وەکو بنکەیەکی پۆلیس و دەسەڵاتێکی حکوومەت و بنکەیەکی حکومی دروستیان کردووە کە لێرە حکومڕانی ئەم ناوچەکە باج و خەراج و سەرانەی ئەم ناوچەی تیا کۆکرێتەوە و ئەم هێڵی تەماسیش بوو ئەم سنوور هێڵی تەماس بۆ بە هەمیشەی عوسمانیەکان لەگەڵ سەفەوەکان و دوایی لەگەڵ قاجارەکانان لە شەڕابوون ئەم بینانە وەکو مرکزی پۆلیس و وەکو مرکزێکی دەسەڵاتێکی ئەمنی و هەم باج و خەراجی دروستیان کردووە و میرەکانی بابانیش دوایی بە تایبەتی لە سەردەمی ئیبراهیم پاشا کاتون لە سلێمانی لێرە کردویانە بە بینای حکومڕانی لێرە دەسەڵاتداری و دەسەڵات و حکوومەتەکان لێرە بۆ لێرە حکومی هەموو ناوچەی میرایەتی بابانیان کردووە مامۆستا حسێن یان بێمە لای بەڕێزت بە ئێستاشەوە هەر شاری ڕۆشنبیری و شاری ئەدیبان و شاعیرانە
سێ کوچکەی بابان لەم شارەدا سەری هەڵداوە کە دواتر ئەو زمانە ستانداردەی لێ هاتە ئاراوە. ڕۆڵی شاعیران ڕۆڵی ئەدیبان لەو سەردەمەدا چی بووە؟ ئایا ئەمەش هەر وەکو پێشتر ئاماژە پێکرد کە زانایانی ئاینی گەورەی کوردوای کرد کە بەشێکی زۆر لە فێقەکان لە شارەکانی دیکە بێنە ئەم شارە. لەم نێوەندەدا ڕۆڵی شاعیران چی بوو لە بەرەو پێشوونی هەم زمان هەم لە ئەدەبیاتی کوردیدا؟ بێگومان هەموو کاتێ نووسین و خوێندەواری هۆکاری گەورینی پێشکەوتنی زمانە. زمانی کوردی تاعاان پارێزراوە بەهۆی چەند هۆکارێکە بۆ پاراستنی. بەڕاستیە تێکەڵاو نەبوونی خەڵکەکەمان لەگەڵ خەڵکانی تری غێری زمانی کوردی ئەوە هۆکارێکی پاراستنی زمانەکەیە. بەداخەوە ئەڵێم نووسینی کوردی درەن دەستی پێکردووە. ئەگەر نووسینی کوردی پێشتر دەستی کردەیە ڕەم بێ ئەو پێشکەوتنی ئێستا لە زمانی کوردیە هەیە لە سەردەمی بەبانەکانیان بووایە. ئێستا زمانی کوردی زیاتر گەشتەیە کرد. بەڵام بەداخەوە ئێمە نووسینی کوردیمان زۆر درەن دەستی پێکردووە. سێ کوچکەی بابان کە بریتە لە نالی و سالم و کوردی ئەوە تەعاان شاعری گەورەی کورد و خاوەنی بەرهەمی جوانترین بەرهەمی شعری کوردین ئەوە لەم شارەیە دەستی پێکردووە. سێ کوچکەی بابان هەم لە ڕووی هونەری شعرەوە و هەم لە ڕووی وێنە و جوانکاری و بابەتەکانی شعرەوە و هەم لە ڕووی زمانی شعرەوە بەڕاستی دۆری باڵان هێنیوە لە پێشکەوتنی زمانی کوردیە. چکە تا سەردەمی ئەوانیش بەداخەوە ئەڵێم نووسینی زانەکانی کورد و ڕۆژبیرەکانی کورد زیاتر بە زمانی فارسی عربی بووە یا هەبوو تورکی وە لە ناوچەکانی تری کوردستان. کەمتر بە زمانی کوردی نووسیانە. ئێستا کەسێنی نامەکانیانەکەین کەسێنی نووسینەکانیانەکەی زانا گەورەکانمان بەشی هەر زۆری فارسی یاخۆت عەرەبیە. بەڵام نالی کە دەستی کرد بە نووسینی شەعری کوردی ئەگەر سالم و کوردیوانەیە یعنی گەشتە ئەوەی کە زۆر شانازی بە زمانەکەی خۆیەکە کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کردیە هەر کەسێ نادەن نەبێ خۆی تالیبی معناه. یعنی ئەوە نیشانی ئەوەیە کە بەڕاستی بە شانازیەوە دەستیەوە تا نووسینی شعری کوردی و هەروەها مەحوی کە دوای ئەوان هاتووە هەر زۆر بایەخێکی زیاتریەوە بە زمانی شعری کوردی. لەبەرەوە شاری سلێمانی وەکو شاری زانست وە لە عینی کاتە شاری ڕۆشنبیری بووە. ئەدەب و هونەری شعر و هونەری حتا چیرۆکیش لەم دواترا هەر لە سلێمانی دەستی پێکردی کەم چیرۆکی کوردی خۆتان نەزان سەجەمەت ساعیبە کە لە سلێمانیشا و سلێمانی و لە ئەو دەستی پێکردووە. ئەو شعرانەی نالی و سالم و کوردی کە ئێستا خوێنینەوانەیە ئەوە چێژەدارن ئەوەنگە بە زمانێکی کوردی پارە و نووسراوەتەوانێ بەڕاستی سەرنجی خوێنە زۆر ڕاکێشێ هەم لە ڕووی تەسویر و تعبیرەوە و هەم لە ڕووی وێنە شعرەکانەوە کە بەڕاستی ئەو وێنانە کەمتر بە خەیاڵی شاعرانی تری کوردە هاتووە لەم ناوچەی ئێمەیە. ڕەبی ئەو جۆرە وێنە شعرانە ناڵین معجزە بووە لەوانەیە لە شاعری فارسیەکان هەبووە چکە حتمەن ئەدەبی کوردی و سەردەمە تۆزێ لەژێر تاسیری ئەدەبی فارسیە بووە. چکە لە قوتابخانەکانی کوردستانە لە حوزەکانی کوردستانە زمانی فارسی خوێنراوە هەر لە سەرتاوە یعنی کەم مەلای کورد هەبوو بێ زمانی فارسی نەزان بێ. لەبەرەوە نووسینەکانیشان بە فارسی بۆ مەڕاسەلاتیان بە فارسی وە حتا زۆر کتێبیان هەیە بە فارسی نووسیانە یعنی کتێبەکان دانا بە فارسی نووسیانە بە تایبەتی ڕۆژهەڵاتیەکانمان. جا لەبەرەوە ئەتوانین بڵێین سلێمانی نوقتی وەرچەرخانی پێشکەوتنی زمانی کوردیە بەڕاستی. مامۆستا حسێن وەکو درێژەیەک بۆ قسەکانی بەڕێزت بەڵێ ئەگەر سلێمانی دەربێنین لە مێژووی ئەدەبیاتی کوردی بەڵێ چیمان وامێنێتەوە؟ ئەگەر سلێمانی دەربێنی ناڵێن ینی ئەدەبی کوردی نامێنێتەوە ئەوان مبالغەیەکی احتیاجیە من لەسەرەوە قسە ناکەم چکە لە هەمان کاتە لە مەلای جەزیری و ئەحمەدی خانی و شۆکەوانان بەڕاستی بووە پێش بابانەکانیشن لەبەرەوە ئەوان دەوری باڵان هەبووە نابێ ئەمە ولا تبخسوا الناس أشياءهم بالرأسية من هذه بين ظلم لخرج كبكين هروها إلى رشلات هبوا لبرو علين أجر سليماني اللي بكينوانيا بشر شيء زوار برشاوي كشكوتي زماني كودي وش روشن بيري كودي من لشيء زشيء طبعا خونا بيوكين دەستیان خۆش بێ وانە خزمەتێکی زۆریان کردووە و سوپاسی هەموو ئەو کەسانە شەکەی کەوا هاوکار بوون بۆ زیندوکردنەوەی بەرهەمەکانیان و ئێستا من کە بە شانازیەوە دیوانەکەی نالی و خوێنمەوە بە شەرحێکی مامۆستا مەلا کەریمەوە یا بە تەحلیلاتەکانی مامۆستا مەسعود محەممەدەوە بەڕاستی یعنی گەورەیەک لە زمانی کوردی ئابێنم بێ سنوورە گەورەیەک لەو شاعرە نابێن و گەورەیەکی بێ سنوورە نابێنم نالی کەمتر بێ لە متەنەبی نابێنم نالی کەمتر بێ لە سعدی و لە حافظ يعني يشكل لوانه يعني كوانا وببرجي كردي وبتعبيري كردي وبزماني كردي وبشخصيتي كردية ودا بس صحيح أدبي أو شو رش كيبيني براسي يعني أجا أعرف شانازي كتا إستبد كسر شوكو متنبية جاهلية وإمر كمان هي زوج شانازي قالوا كين
نالیەوە شاناسی گەورەکەین بە مەحویەوە شاناسەکەین بە ئەحمەدی خانی وە لە جەزیرەوە بەڕاستیەوەوانە بەڕاستی شۆڕسواری زمانی کوردی و ئەدەبی کوردی و مێژووی کوردن جا لەبەرەوە سلێمانی نوقتی وەرچەخان بۆ وەکوتم پێشکەوتنی زمانی کوردی و بۆ گەشەکردنی و ئەدیبان و شاعیران دۆری باڵان هەموو گەشتن زمانی کوردیە ئیتر خۆتان نێزانێ ئەدەبی کلاسیکی کوردی وەکو ئەدەبی کلاسیکی دنیا وا بووە یعنی یەک بابەتی نەبووە ئەم کەودانی کە ئەمڕۆ ئەدەبی یاڵە سەنگێنێ بێ وحدی مەوسوعیتیا بێ و ئەو بە مەسەر شتەکان وەفەنی بێ و ئەو بێ نازانم چی بێ ئەوانە ئەم سەردەمەیە ئەو بۆ سەردەمی پێشوو ئێمە نابێ بەو شتانە هەڵی سەنگێنین بەڵام لە عینکەتە زۆر باش خاڵینیە لە وەتەنیەت لە پیاهەڵدان بە نیشتیمان لە پیاهەڵدان بە وەتەنیەت یعنی شعرەکانی نالی کە وەستی سوپاکەی ئەحمەد پاشای بابانەکە یەکێکە لە شاکارە جوانەکان کە نیشانی وەتەنیەت و هەستی نەتەوایەتی و هەستی نیشتمەپەروەری نالیە زۆر باش متاسەکەەوە خاصەیشە یعنی بەڕاستی یەکێکە لە شاکارەکانی زۆر باشە مامۆستا سرودێکمان هەیە هەر سەبارەت بە شاری سلێمانی دەچین لای ئەو سرودە و بەرداوام دەبین لەسەر گفتوگۆکانمان وڵازان بینەری سرودێک دەبین بۆ شاری سلێمانی پێکەوە بینەری دەبین بەگەنجی قارونی نادەم خاشاکی کوچە و کۆڵانی بەدڵۆ گریم شارم ناژین بەبێ سولەیمانی بەگەنجی قارونی نادەم خاشاکی کوچە و کۆڵانی بەدڵۆ گریم شارم ناژین بەبێ سولەیمانی ئەگەر چی هێندەی باڵدارێک سربەستیمتیا نەچەشتووە هەوری بارانی کەم وەرزە وەک من نەشتی بۆ درشتووە ئەگەر چی هێندەی باڵدارێک سربەستیمتیا نەچەشتووە هەوری بارانی کەم وەرزە وەک من نەشتی بۆ درشتووە بەگەنجی قارونی نادەم خاشاکی کوچە و کۆڵانی بەدڵۆ گریم شارم ناژین بەبێ سولەیمانی بەگەنجی قارونی نادەم خاشاکی کوچە و کۆڵانی بەدڵۆ گریم شارم ناژین بەبێ سولەیمانی هەمی خەمیساتە وەختێ هەمیشە گرێدامێنم چرای شادیم تیاڵ نەکرد تا لەبەر وشەی ڕامێنم تەمی خەمیساتە وەختێ هەمیشە گرێدامێنم چرای شادیم تیاڵ نەکرد تا لەبەر وشەی ڕامێنم ئەو نیگارەی نیگای منی بەم خاکەوە گرێدا تەلاری عشقێکی کۆنە و ئێستا بووە بەکەلاوە ئەو نیگارەی نیگای منی بەم خاکەوە گرێدا تەلاری عشقێکی کۆنە و ئێستا بووە بەکەلاوە ئێستا بووە بەکەلاوە بەگەنجی قارونی نادەم خاشاکی کوچە و کۆڵانی بەدڵۆ گریم شارم ناژین بەبێ سولەیمانی
بەگەنجی قارونی نادەین خەشاشی کوچە و کۆڵانی بەدڵ هۆگری ئەم شارێک ناژین بەبێ سولەیمانی عزیزانم وەکو ڕۆژگار سەراپا گۆڕاوە شێوەم بە یادی عشقی جارانە پەرۆشی دیداری ئێوەم عزیزانم وەکو ڕۆژگار سەراپا گۆڕاوە شێوەم بە یادی عشقی جارانە پەرۆشی دیداری ئێوەم هەرە و کەسم کەم نەسن بۆ دەزەنێن بەڕوونەوە درێغ یارانی بێوەفا هەروە لە بیرتان چوونەوە هەرە و کەسم کەم ناسن بۆ دەزەنێن بەڕوونەوە درێغ یارانی بێوەفا هەروە لە بیرتان چوومەوە هەروە لە بیرتان چوومەوە بەگەنجی قارونی نادەین خەشاشی کوچە و کۆڵانی بەدڵ هۆگری ئەم شارێک ناژین بەبێ سولەیمانی بەگەنجی قارونی نادەین خەشاشی کوچە و کۆڵانی بەدڵ هۆگری ئەم شارێک ناژین بەبێ سولەیمانی تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئازان و خۆشەویستان هەموو ساڵێک لە یادی دامەزرانی شاری سلێمانیدا زۆر بە شارەوە دیارە هەر لە کۆڵانەکان کە دەیتە دەرەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیان لەم ڕۆژەدا جلوبەرگی کوردی دەپۆشن و لە قوتابخانە و لە سنتەرەکان و لە زۆرێک لە شوێنەکاندا چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدرێت ئەمڕۆژ بەشێکی زۆر لە قوتابیان نێو خوێندنگاکان هاتوونەتە بەردەرکی سەرا و زیاتر قوتابیان و منداڵان ئاشنا دەکەن بەم ڕۆژەوە باز دەکەن لە ڕۆژی دروستبوونی شاری سلێمانی و بنیادنانی ئەم شارە ئەمڕۆژ کۆمەڵی قوتابخانە کۆمەڵی قوتابی هاتوونە و کۆمەڵێک چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدرێت دەچمە لای ئەم قوتابی ئازیزانە و قوتابخانەی هەوارە بەرزە هاتوونە تێرە ئەمڕۆ کۆمەڵێک چالاکی جۆراوجۆریان هەیە
ئەگەر بمەلای مامۆستا دیێری مامۆستا دیێرین مامۆستاگیان بەخێر بن مامۆستاکەنا بەخێر بێنیان خواستن چاومان ئێوە ئەمڕاتونەتە ئێرەوە بۆ ئەنجامدانی کۆمەڵێک چالاکی و چالاکیانە چین ئەنجامی دەدەن و ئامانتان چییە لەوەی کە قوتابیان زیاتر ئاشنا بکەن بە شاری سلێمانی بە دروستبوونی ئەم شارە پێشێکی پیرۆزبایی لە سەرجەم دانیشتوانی شاری سلێمانیەکەم بە بۆنێ یادی دامەزرانی ساڵیادی دامەزرانی شاری سلێمانیەوە ئێمە ئامانجمان لە هێنانی قوتابیەکانمان بۆ شاری سلێمانی بۆ گەڕانە بە شوێنە بەناو شوێنەوارە کللتوریەکانیا بە بەردەرکی سەراکە ڕەمزی سلێمانیە کە ڕەمزی دامەزرانی حکوومەتی کوردیە لێرەیە و ناساندنیانە بە قوتابیەکانمان بنەوەی دوا ڕۆژەکانمان لەبەرەوە بە پێویستمان زانی لەم ڕۆژاکە یادی سلێمانیە مناڵ چاوگەشەکانمان بێن ئاشنیانکەین بن تا چەند گرنگە منداڵان و قوتابیان ئاشنا بن بەو شاری کە تێدا دەژین و بزانن ئەم شارە مێژۆکەی بۆکەی دەگەڕێتەوە دروستبوونەکەی کەی بووە بەدڵنیاییەوە زۆر گرنگە لەبەرەوەی ئەمانەوەی دوا ڕۆژن ئەمانە سبەی ڕۆژ وڵات بەڕێوە ئەبن لەبەرەوە ئەبێ لە کولتوری وڵاتەکان بزانن لە کاتی دامەزرانی شارەکەیان بزانن لەبەرەوە بە چالاکیەکی زۆر گرنگمانزانی کە لەم ڕۆژە ئێمە ئەم چالاکیە بۆ قوتابیان دەستا خۆش بە یاخوا بەخێر بێن سەرچاومان دەچمەلای ئەم ئازیزانە بەخێر بێن باشن هەست چۆنە لەم یادەدا بەشداری و کردووە ئەمە تۆ جلوبەرگی پیرەمێردیشە لەبەر کردووانە لە قوتابخانەی هەوارە بەرزەی بەخێر بێن یاخوا بەخێر بیت تۆ ئەمە جلوبەرگی مامەیارەوانە یار ئەحمەد هەستە چۆنە لەم ڕۆژەدا تا ینی چۆن کە ئاشنابی بە شارەکەت بە دامەزرانی شارەکەت هەستێکی زۆر خۆشە شوێنێکی زۆر خۆشە چون بۆ ئێرە ئیتر دامەزاندنی هەموو شتێک بچم بووی ئێستا بۆ نمونەسە یادی سلێمانیە خۆمان گۆڕی و هین لە قوتابخانەی هەوارە بەرزەوە هاتوین ئیتر ئاوانی و قسەشتیش بوو زۆر باشە تۆ زیاتر ئەو جلوبەرگانەی کە لەبەرێک کردووە ئاشنابی کە کاتی خۆی جلوبەرگێکی کوردی جوانی بەم شێوازا بووە دەست خۆشیە خوا بەخێر بێن بەخێر بێن دەچمە لای ئێوە کام تا قسەم بۆکە بەخێر بێت ئەمە تۆ جلوبەرگی ڕەسەنی کۆنی سلێمانیە لەبەرە کردوانە نووسراوە خانمی فەنی ساڵحی بەخێر بێت هەستە چۆن لەم ڕۆژەدا ئاشنابیت بە شاری سلێمانی و گرنگی ئەم شارە ئاگادار بیت وڵایی شاری سلێمانی زۆر زۆر خۆشە خەڵکەکەی شاعیر و ئەوانە ئەم جۆرە سەلەکانەوە ئاکە ئێوە زیاتر ئاشنا بن بە شارەکەەوە بزانن لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا شاری سلێمانی دروست بووە بەخێر بێن نەخوا بەخێر بێ کچی جوان حەبسەخانی نەقیب ئەمە جلوبەرگی حەبسەخانی نەقیبی لەبەر کردووە و دیزاین و کڵاو جلەکانی لە حەبسەخانی نەقیبەوە نزیکە هیچ زانیاری هەیە لەسەر حەبسەخانی نەقیب حەبسەخانی نەقیب زۆرمانەی ناسین کەسێکی ناوداری کورد بووە ویسێتی کوردی کورد بەرەو پێش بەرە دەستان خۆش بەیانخوا بەڵازان لە شاری سلێمانی ئەمڕۆ وەک پێشتر ئاماژەم پێکرد چەندین چالاکی جۆراوجۆر بەبوونەی ئەم یادەوە ئەنجام دەدرێت هەر لە کەرتی پەروەردە و لە نێو بازار و لە نێو شوێنە گشتیەکاندا بۆی کە زیاتر نەوەی نوێ ئاشنا بکرێت بە شاری سلێمانی و دانیشتوانەکەی ئاشنا بکرێن بەم شارەوە باز لە گەورەی و ئەو وەرچەرخانە مێژوویە بکرێت بۆ قوتابیان بۆ چین و توێژەکان کە لەم شارەدا ڕوویداوە دەچمە لای هاوکارم شوان ئەو بەردەوام دەبێت لەسەر گفتوگۆکردنی سەبارەت بە مێژوو و ئەو شارستانێتی کە لەم شارەدا هەبووە. بەڵێ دووبارە لێویازان لە 238مین ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانی لە سنتەری شار لەگەڵتانین بە میوانداری ئەو میوان ئازیزانە بۆ قسە و گفتوگۆکردن دەربارەی ڕۆژی دامەزراندنی شاری سلێمانی. ئێستا لای میوانەکانم زۆر بەڕێز دکتۆر زریان حاجی لە کاک دکتۆر ئەمەوە پرسم کاک دکتۆر تۆزێکیش بینەوە بۆ سەردەمی نوێ دیار هەڵکۆتی جوگرافیایی شاری سلێمانیە بێ کۆمەڵێک تایبەتمەندی هەبوو بێ کە بابانیەکان ئێرە هەڵەبژێرن و هەروەها ئەو کاریگەریانەی لە مێژوودا سلێمانی هەیبوونیان ئەو مێژووی کاریگەری مێژووی سلێمانی لە ڕوانگەی سیاسیەوە بۆ دەسەڵاتدارەتی ناوچەکە لە ڕوانگەی شارستانێتەوە تەنانە زمانیشەوە سەرنجت هەبێت لەسەر لە ڕاستیە ینی ئەگەر سێری هەڵبژاردەی شوێنی سلێمانی بکەین هەروە
یعنی هەر لە خۆنەوە وەروە بە هەڵکەوتێژ نەبکە ئەم شوێنە هەڵبژێن لێ دیراسە کراوە جارە پێش هەموو شتێ ئەگەر بە پێی نووسینەکانی یاسین عومەریژوێ کە لە ساڵی 1996 لەم شوێنەدا قەڵایەک دروستەکە محمود پاشای بابان تاوان محمود پاشای بابان کە دروستەکە وا بێمە بەس نەبوو من پێم وایە کە ئەمە هۆکارێک نییە میرێک بێ لێرە و قەڵایەک دروستکە هەر لە خۆیەوە بۆ تاقیکردنەوەی شوێنەکەیە ئایا ئەم شوێنە چەندێک گونجاوت دەبگێ بە شارێکی گەورە یعنی ئێمە یەکێ لەو سیفەتە خراپانی کە هەمانە ڕاستیە مێژووی بابان و مێژووی سلێمانی زۆر نادیار کراوە بۆ زۆر ناڕۆشن کراوە بە جۆرێکی لێکراوە کە هەر کەسێک حتا بەداخۆ منەوە گلەیە لە با بڵێن پرۆگرامەکانی خوێندنی ژەکەم کە زۆر جار ئەبینین کارێک کراوە بە مێژووی بابان کە تەنها وا ئەبینی هەر خەریکی ململانەوە خەریکی شەڕکردن ملانێ بوون لە کاتێکان بابانەکان دنیای شارستانیتان بنیادناوە دنیای کاری گرنگیان لەم شوێنانە کردووە ئەی بۆچی تۆ ئەوە نەکەی ڕەنگە وەکو ئەمیزەشی بەگەڵەیەکە لە ساڵی 38 کتێبەکەی نووسیوە لە 35 ڕێن گرنگترین شدەوە بێ کە ئەم یادگاریەم شارە جوانیان بنیادناوە ئەی شار دروستکردن شارستانیت نییە چۆن شارەکە هەڵبژێردراوە شاری سلێمانی لە ڕاستیە کە سیر کراوە پێش شوێنێکی فراوانی هەیە دەشتایەکی هەیە و ئەم شارە چواردەوری بە چیا کراوە لەمادەم چیایەتیایە ئەم شارە بۆ بەرگریکردنە بێت بۆیە سلێمانی شارێکە کە شورای نییە شورای نییە هۆکارەکەشی بەشێکی سەرەکی ئەوەیە کە شوراکەی چواردەوری سلێمانی تایبەتمەندی سەربازیە بڵێ کە بە خۆی تایبەتمەندیەوە لە هەر شوێنێکەوە بێتە سەرێ ئەتوانی تۆ بچیتە شاخەکانەوانێ کە هەر لە دواییشە ئەم لە سەرگردەکانی دوای بابانیشدا ئەمە ڕەنگی دایەوانێ کاتێ ئینگلیس هێرشەکاتە سەر سلێمانی و کاتێک گەبینی کەوا شێخ مەحموود ئەچێتە داریکەری و ئەچێتە ناوچەکانی تر و ئەچێتە ولیان لە قەرەداخ و ئەچێتە مەنتیقەکانیکە کە زۆر بەئاسانی توانی وێژی بەرگری لە خۆی بکە لە شارەکەدا بۆیە یەکێ لە هۆکارەکان لایەنی سەربازیە کەم شارە هەڵبژێردراوە یەکێکە لە هۆکارەکان کە ئەم شوێنە پێدەچێت پێشتر شارێکی لێ بنیادرابێ چونکە هەر بە ئاشکرا محمود پاشا بە ڕیچ ئەڵێ ئەم سلێمانیە لەسەر وێرانەیەک دروست کراوە کە گەشت جارنابەجارێ شتمان لێ دەرهێناوە بۆ دروستکردنەوەی شارەکە بەکارمان هێناوە بۆیە ئەمە بەڵگەنامێکی گرنگە لە لامان کاڵێ لەسەر کۆشکێک لەسەر گردێک بنیاتمانناوە کە وێرانە شارێک بووە وێرانەیە بووە ئێستا شوێنەوارەکانی ژۆیان پشڕاستکەن شارە نزیکەی 5-6,000 ساڵ بۆ ژیانی دا بووە وە شارێکی گەورەیە و کە چەندین لەوە ئێستا خۆشبەختانە شوێنەوارەکەی وەکو بە شوێنەوار یعنی لە زانکۆ سلێمانی چونتە ڕاستیەک کە ئەم شارە پێگەی لۆلۆیەکانی بووە لەسەر دەمازەکانە و چەندین کۆش وتلاری دیکەشتیا بووە بۆ یەکێک لە هۆکارەکانەوەی کەم شارە شارستانیەتیایدا بەردەوامە نزیکەی 6,000 ساڵە شارستانی لە سلێمانیا بەردەوامە و درێژەی هەیە ئەمەش هۆکارێکی تر لە هۆکارانە کە ئەم سلێمانی هەڵبژێردراوە بە شووی هۆکارێکی کە لەوانەیە کە شاری سلێمانی تایە بنیانراوە لە ڕاستیە بە پیتی خاکەکەی بووە بە پیتی خاکەکەی بووە کە هەر ئەم هۆکاری بە پیتبوونی خاکە ڕوای کردووە کە چکە وەکو جەنابی دکتۆر ئاراس فەرمووی شاری سلێمانی مینشینی بابان مینشینی کە زیاتر پشتی بە کوشتوکاڵ بەستووە تۆ پێویستە بەوە هەیە کە لە شوێنێکە بنیاتی شار بنەی کە کوشتوکاڵی تیابەیە کە ئەم شارە با بڵێن بتوانی سبێنێ دەرامەتی ئابووری خۆت بۆ بەدەست بێنێتەوانێ بۆیە سێرەکەین لە سەردەمانی دواترا هەروەکیشی لە نووسەرەکانی کورد و نەشورا موسەفا لە باسی اقتصادی ئەم شارەیە باز لەوە کاکاڵێ توانرا بوو لە تەنانەت بازرگانی بکرێت لە نێوانی سلێمانی و شارەکانی تەنانەت باز لە بازرگانی هێلکاکە باز لە بازرگانی ترەکە کە توانراوەتە سەرڕێیەکی بازرگانیشی هەبووە تایدا و هەروەها مرکزی شارە زوریش بووە مرکزی شارە زوریش بووە ئەمەش بۆ ئێمە زۆر گرنگە کە تۆ لە دوجاردا شارە زور وەک هەرێمێکی گەورە مرکزێکی گەورەی بۆ دروستکەیت چکە پێشتر ئێمە زانین کە شاری نیمەزرامان هەیە کە شاری شارە زورمان هەیە کە چەندی شاری ترمانێ بۆیە هەموو ڕۆژمیرەکان هاتبوونەوە ئێرە جا ئەو ئەدگارانی کە میرشینی بابان بەجێی هێشووە لە ڕاستیا بۆ ئەم شارەوە بۆ خەڵکی تر لە سلێمانی و بەجێ هێشووە لە زۆر ڕوانگەوە ڕەنگی داوەتەوە تا کارەگاتە ئەو دەنگانەوە گەورەی کە لە سلێمانی هەیەتی کارەگاتە ئەوەی تەنانە زمانی کوردی بەنای بابانەکانەوانێ لە ڕاستیا ناوزەکرێت بۆیە هەتا نزیکەی ئەتوانم بڵێن 100 ساڵ بەر لە ئێستا کەمتری لە 100 ساڵ 80 ساڵ بێت تا و کاتێک کە بابانەکانی شەفرتو ناکران سەردەمی عوسمانەکانیشدا ئێمە بەڵگەناوەمان هەیە کە نووسراوە شێوەزاری بابانی چکە ڕاستیەکەش هەرەوەیە ئەسڵەکە ئەوەیە چکە ئەم شێوەزارێکی مەخسیبین شێوەزارێکی بابانیە کە بڵاو کراوەتە بۆ ناوچەکانە ئەنجا لەگەڵ شێوەزاری بادینی و کرمانجیە کە هەمامەتان کتێبمانەیە فەرەنگمانەیە حتا کامەرا موکری لە شعرێکە لە ساڵی 37 باسی شێوەزارەکانی کوردەکایەکی لەوانە شێوەزاری بابانی هێناوە کە لە گۆڤاری هاوارە
دیارە لە ساڵ 1970 بڵاوی کردوتەوانێ لەبەرەوە لەم شارەکە ئێمە باسەکەین لە ڕاستیا لە زۆر ڕوانگەەوە تایبەتمەندی خۆی هەیە وەکو شار واتوانیوێتی بگاتە ئاستێک کە لە ڕاستیا کەم شاری سەردەمی خۆی پێی گەیشت بێ و خەڵکەکەشی ڕۆشنبیر بکاتەوە بە ئاسێکی باڵاتر جێدەستی میرانی بابان زۆر دیارە لە سلێمانیەوە کە لە شوێنی تردا جێدەستیان دیار بێ لەوانە ئەتوانم بڵم کە تەنانەت پلیان کێشاوە بۆ شارەکانی کۆیە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ شارەکانی مەهاباد بۆ شاری سنە بۆ دەوروبەری ناوچەکانی تر تەنانەت بۆ پێنجوێن بۆ هەموو حتا مزگەوتەکەی خورماڵ کە دەنگۆی ئەوە هەیە میرسەلیمی بابان ئەو مزگەوتی بنیاد نابێ و حتا بۆ مزگەوتەکانی پێنجوێن کە مستەفای یەشێ لەوانە کە ناوی مستەفا بک بۆ کە مفتی بابانەکان بۆ کە بەڵگەنامەمان لەسەرەیە کە لە سەردەستی عەبدوڕەحمان پاشای بابان پێویستە لەوێ دروستی بکە بۆیە ئاوەدانێکی فراوانیشان لە سلێمانیەوە گەیانە ناوچەکانی تری دەوروبەری خۆیان کە ئەمەش دیسان وەردگارێکە بۆ شاری سلێمانی ئەگەڕێتەوانێ ئەگەر باز لەو بکەین ڕۆڵی تەریقەتەکان تەریقەتی قادری نەقشبەندی لەم شارەدا بەرفراوانی بەخۆیەوە بینەوە ئەوان بۆچی ینی چی وای کردووە کەوانیش بێن شاری سلێمانی بکەنە سنتەری بڵاوبوونەوەی تەریقەت و ئەو بیر و بۆچوونە ئیسلامی کە هەیەیان بۆ ناوچەکەدا سلێمانیە تەریقەتی قادری پێشتر هەبوو و ساداتی بەرزنجە و شێخانی بەرزنجە کە پێگەیەکی بەهێزی کۆمەڵایەتیان هەبوو هەم لە ناو لە لای بابانەکانی میراتی بابان چ لە قەڵاچالان و چ لە سلێمانیش پێگەیەکی بەهێزیان هەبوو شێخ مارفی نۆدێش کاریزمایەکی سەردەمی خۆی بۆ یەکێ بۆ لە زانە گەورەکانی ئەو ڕۆژگارە هەم مەلاو مدەڕیز بووە و هەم شێخی تەریقەتی قادریش بووە دەسەڵاتی ئاینی بە تعبیری ئەمڕۆ دەسەڵاتی ئاینی و دەسەڵاتی تەریقەت لەو ڕۆژگارە بەدەست سادات و شێخانی بەرزنجەوە بووە تا ساڵی 1911 بەبێ ڕکابەر دەسەڵاتی ئاینیان بەدەستەوە بۆ تەریقەتی قادری ڕۆڵی سەرەکی بینیوە لە ناوچەی میرایەتی بابانە لە ساڵی 1911 تەریقەتی نەقشبەندی مەولانە خالی دەگەڕێتەوە لە هندستان و لە شاری دهلی ئەگەڕێتەوە ئەو تەریقەتی نەقشبەندی بڵاوکاتەوە و لە ماوەیەکی قیاسی کورتا خەڵکێکی زۆر لە دەوری تەریقەتی نەقشبەندی کۆبنەوە بە بەرگوباوێکی نوێوە و بە کۆمەڵشتێکی نوێوە بڵاو ئەبێتەوە و مەولانە خالیش زانایەکی گەورە بۆ کاریزمایەکی ڕۆژگاری خۆی بوو ئەمە واکە پێگەی بەهێزی نەقشبەندیەکان لەگەڵ قادریەکانە کە گەشەیەک ئەکەن لە ماوەیەکی قیاسی کورتە ئەکەونە ململانەوە بەڵام ئەم ململانەیە سلبی نەبووە بەڕۆ ئیجابەکەیە گەڕاوەتەوە ئەگەر سیر بکەین کاتێک لە ساڵی 1970 محموود پاشای میری بابان خانەقای مەولانە خالی دروست کردووە لە بەرامبەر مزگەوتی گەورەی سلێمانی خانەقای مەولانە خالیش بێ بە ناوەندێکی هەم ئاینی و هەم عیلمی و هەم معریفی عیرفانیش بە یعنی سۆفیگەری مزگەوتی گەورەش ناوەندێکی دەروێشی و قادری گرنگ بووە ئەکەونە ململانەیەکەوە ئەم ململانێ واکە کە جوڵەیەکی کۆمەڵایەتی و ئاینی و نوێگەری دروستە بێت لە هەر شوێنێکە کە بیرکردنەوەی جیاواز هەبوو ئەفکاری جیاواز هەبوو جوڵەی معریفی دروستە بێ جوڵەی کۆمەڵایەتی دروستە بێ ئەمە سروشتە لە هەر شوێنەکە خەڵکەکە هەموو یەک بیری کردەوە هیچ گەشەیەکی فکری و معریفی عیرفانی دروست نابێ ئەمە نەوعەنما ڕۆڵێکی ئیجابی بینیوە لە سلێمانی ئەم جیاوازی ململانێ کە سیرکەین قوتابخانەی شعری یەکەمی بابان نالیە سالمە کوردیە هەمویان بەرهەمی خانەقای مەولانە خالید و هەمویان بەرهەمی تەریقەی نەقشبەندین و ئەمە وای کردووە ئەو تەریقەی نەقشبەندی کە گەشەکە لە ماوەیەکی کورتە قوتابخانەی شعری نوێ دروستە بێ و زمانی سلێمانی شێوەزاری بابان ئەبێ بە زمانی ئەدەب و شعری کوردی کە تا ئەو سەردەمە تقریبا مێژوویەکی 600 ساڵیمان هەیە بە شێوەی ماچویان بە شێوەی گۆرانیان بە شێوەی هەورامی شعری کوردی وەنراوت و شاعرە کوردەکان بە شێوە زاری هەورامی تەنانە شاعرمان هەیە خەڵکی دەڤەری کەرکووکیشە بە شێوە زاری ماچۆ مەلای جەباری پێم وا بێ یەکێک لە ڕەنجوری شاعرە گەورەکان و خەڵکی ئەو دەڤەرەشە بە شێوەزاری گۆران یان هەورامی شعری هۆنیوەتەوە بەڵام هەموو دەسەڵاتێکی بەهێز هەموو سیاسەتێکی بەهێز گەشەکردنیەکی ئابووری و ئەدەبی و معریفی بە دوای خۆی هێنێ لە سەردەمی عەبدوڕەحمان پاشای بابان و محموود پاشای بابان و شاری سلێمانی ئەو دەسەڵاتە بەهێزەکەیان بۆ ئەو پشتگیرەی کە بۆ خوێندن و خوێنەواری مامۆستاکان هەیان بووە وای کردووە کە قوتابخانە شعری بابان سەرهەڵدا و گەشە بکە لە شاری سلێمانیە زۆر باش وە ڕنگدانەوەی نەقشبەندی و قادری هەیە لە ئەدەبیاتە ئەوەش دەورێکی گرنگی بینی ئەو ڕۆ معریفێش دەورێکی گرنگی بینیەوە لە گەشەکردنی ئەدەبی کوردیە زۆر باشە مامۆستا حسێن دوایەوەی سلێمانی بنیادنرێ بە ماوەیەکی زۆر کەم ئەو فەزا ئارام و ئەدەبیە دروستە بێ یەک دنیا شاعری لێرە کۆوە بێتەوە ناڵی دروستە بێت ئەڵبەت
نالی و ناڵیمانێن پێم وایە بێ ناڵیەکە گەربان نەچینەوە بابەتەوە مەحوی یان ئەوانەی دەوروبەری شارەکان ئێنە ئێرەوە ینی ئەم بارەدۆخە ئارامە ئەمە کێ لە پشتەوە بوو چی وای کرد ئەو هەموو ئەستێرە جوانی ئەدەبیاتی کوردی ئەو هەموو تێکست و دەقە بەهێزە دروستبوون کە یان خوێنیتەوە ینی سرت سوڕەمێنێ ئەم ئیلهامە لەکوێواتەوە ئەو جە و بارەدۆخە عیرفانیات چۆن ڕەخسا ئاوا بۆ خێرایی ئەم شارە گەرم و گوڕێ بەخۆیەوە بینی بەڵێ من لە پرسیاری یەکەم تا دووهەم تا ئەو تقریبا نیشارەت بکرد بووە وتم سلێمانی مەڵبەندێکی زانستی گەورە بووە و لە هەمان کەتا شاعیران و ئەدیبان و نووسەرانیش ڕویان تێکردووە مرکزی ئیمارەتی بابان بووە تۆ دائیمە شوێنێکە مرکزی ئیمارەت بێ و عاسیمە بێت زیاتر ینی خەڵگریتیە کات و زیاتر شوێنی کۆبوونەوەی خەڵکە و لە هەموو کاتێکە عاسیمەکان پێشکەوتترن لە دەوروبەرەکانی خۆیان و حقیقەتە عنی جا لەبەرەوە کە سلێمانی مرکزی ئیمارەتی بابان بووە و شوێنی کۆبوونەوەی زانایان و عالمە گەورەکان بووە وەکو وتمان کە زۆر بایەخێنەوە بە عیلم و بەزانست شاعران و ئەدیبانیش چی بوون هەر فەقی ئەو مزگەوتانە بوون و مەلای ئەو مزگەوتانە بوون لە شوێنێکەوە نەهاتوون لای ئەو عالمە گەورانە خوێندویانەوە لە لای ئەوان پەروەردە بوون توراسی ئەدەبی فارسی و ئەدەبی عەرەبیش حتمە تەسیری هەبووە لە سەریان لەبەر ئەوە سلێمانی بوو بە مرکزی نیشاطێکی سەقافی و علمی لێکاتە ینی ڕۆشنبیریشی پێشکەوت و ئەدەبێکەشی پێشکەوت شاعرێکی وەکو مەحویە شاعرێکی وەکو نالی کە پێیا بوو لە سەردەمایە سالم بەڕاستیش جێگەی شانازیمانن چونکە لە قیمەی ئەدەبە ئێمەیان بینین بەڵام وەکو دکتۆر ئەراز باسی کرد ئێستا من یەک کتێبی نووسکارم هەبوو لەسەری مەرجینیە تۆبڕی هەموو ئەدەب زادەی تەسەووفە یا زادی عیرفانە ئەدەب خۆی زادەی بەرهەمی ئینسانەکە خۆیەتی خۆی بەعکسەوە نالی هەرێ سۆفی نەبووە حەزیشی لە سۆفیگەری نەبووە بەڵام لەعنی کاتە مەحوی سۆفی بووە لەسەر تەریقەتی مۆلانا خالید وانە و شعرش هەیە بۆ مۆلانا خالید سالم هەر عینی شت سۆفی نەبووە کابوو ئەو حرەکە تەریقی قادری و حرەکەی نەخشیە کە دروست بووە لە کوردستانە و لە سلێمانی بەتایبەتی و کە بوو بە شوێنی ململانێ و دوایی لە ئەخیرە تەعان ململانەکە سیاسەتی لە دۆوا بوو نەک بڵێ ململانەکە دینیە ململانەکە دینی نییە ململانەکە سیاسیە محمود پاشا سەبەبی ئەوە بوو چکە من نامەکانی مۆلانا خالیدی بۆ هێنم مۆلانا خالید خۆی چۆن بێزارە لە دەست وەزعی سیاسی نامە بۆێنم کە شێخ معروف چەنە یعنی ئازاری چەشتۆ بەدەست سیاسەتەوە ئەوێ ئەمڵاتە بەجێ بێڵێ نامی نووسیەوە بە سوڵتان سەلیم هاواری لێکە ئەڵێم موافقەت بۆ بکە یارمەتی دەرم بە من ئەڕۆم ئەچم بۆ مەکە جاریشکە لەچم بۆ قودس حتى 24 سال دوای سەلیم پاشا نامانستی بە داوود پاشای بەغا داوای لێکە کە بڕوات حتا داوود پاشا ئەڵێ بۆت هەیە بچیتە کەرکووک بۆت هەیە بێیتە بەغا بۆت هەیە بچیتە هەولێر بۆ شووی ئەڵێ حتى ودي رشاري بنستوى يا ضيفنا لو جئتنا لوجدتنا نحن ضيوف وانت رب المنزل لو شو قريب يعني بيزار ولا وضع سياسي كبوتك اما الملانيه سياستي لبشتوه جا لبروا السياسه لبشتي من الملانيه كوباش مولانا خالد هجرتي كردوها نەک مۆلانا خالید چەند عالمێکیش هەر هیجرتیان کردووە ئەم شارەیان بەجێ هێشتووە ئێمە نەوان نەزانێت بابانەکان لە ئاوی شۆ پاکتر بوون ئەوان بپێچەوانەوە ئەوان برا و براکانی تریان کوشتووە باوکو کوڕ و مام و خاڵ و ئامۆزای تریان کوشتووە لەسەر قەزایی سیاسی سیاست و دەسەڵات و سوڵتە شتێکە بەڕاستی ئەگە ئینسانی زۆر کارامە و لێ هات و خاوەن ئیمان و باوەڕێکی پتە و دەستی بەڵام مامۆستا حسێن لەو ڕۆژگارەیە لەو سەردەمە خێرایە سلێمانی ئەبێتە بەرحاڵ عالمی باشمانەیە مەسەن لەو مەولانا خالید کە کۆچەکە بەڵام لە پاڵەوەشە عالمێکی زۆر لە سلێمانی کۆ بێتەوە بۆچی ئێستا ئەو عالمانەمان نییە بۆچی نالی و مەحوی و سالمی و تر دروست نابێتەوە بۆچی خانەقاکان و تەکیەکان وەکو جاران جمعیان نایە بەڵام ئەو هەموو زانکۆ مەدرسەمان هەیە دوو ئەدیب و دوو عاریفمان نییە دایما ئەبێت ئیمانی بە تەتەوەری اجتماعی هەبێت دایما کۆمەڵگا لە تەتەورە لە پێشکەوتنە لە گەشەکردنە جام گەشەکردنە جاری وایە بە ڕوویی سلبیا ڕۆ جاری بە ڕوویی ئیجابیا ڕۆ خۆمەش مەرجی هەموو تەتەور و گەشەکردنێک ئیجابی بێ بەڵام ئیترمان مەراحیل لە کۆمەڵگای بڕێ یعنی لە کاتێکە کە سلێمانی بۆ بە مرکزی بۆچی ئەمە تەسەوف و مەسەل ململانەی تەسەوف و دەروێشی و خانەقای و قادری و نەقشی لە قەڵات چۆلان نەبوو ئەی بۆچی کە هاتە سلێمانی دروست بوو ئەوە خۆی لە حەقیقەت ئەمە خۆی کابوو تەتەوری حەزاری مجتەمەعەکەی وا لێ کردووەکەوە هاتووەتە ناو سلێمانیەوە ئینجا سلێمانی شارێکی گەورەتر بوو بەرفەرەوانتر بووە و ململانەکان تیا زیاتر زەخ بووە کابوو بەڵام دوای ئەوە کە مۆلانا خالید دەڕوا و دوای ئەوە شێخ معروف وەفات دەکا و دوای ئەوە کەوا حاجی کاک ئەحمەد وەکو جێنشین لە دەورێکی ئیسلاحی گەورە ئەبینێت لە ڕاستی حاجی کاک ئەحمەد لە ئاشکردنەوەی تەریقەتەکان و پێکەوە ژیان و ژیانی کۆمەڵایەتی
سەردەمی حاجی کاک ئەحمەد بە سەردەمێکی زێڕینی پێشکەوتنی تەریقەتی دانە لە کوردستانە لە ڕاستیانە کەم کردەوە ئەو ململانەی نێش بووە یعنی حاجی کاک ئەحمەد دەورێکی ئیجابی زۆر گەورەی بینیوە لە نەهێشتنی ململانەکەیە مصلحێکی ئیجتیماعی بووە زای دەنەوەی کە عالمێکی دینی بوو جێنشینی باوکی بوو خاوەنی مزگەوتی گەورە بوو یەکەمین شخصیەتی شارەکە بووە لە ڕاستیە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەوری باڵای بینیوە ئەو ناحیە تەعەن فەرامۆش کردەوە کەم لەسەری بیستراوە مەفروضە ئەو ناحیە دەوری حاجی کاک ئەحمەد زۆر ئیبراز کردێ بەڕاستی لەبوولا ئەوە ئیشی کە مێژوونووسەکانە بە تایبەتی ڕۆکەمە کە دکتۆر زیران کە ماشاءالله لە بوارە دەسەڵاتی حەزەکەم من ئاگادارم شتی باشیان نووسیوە یعنی کار لەسەر ئەوەی کە دەوری حاجی کاک ئەحمەد لە گەشەکردنی شاری سلێمانی و لە نەهێشتنی و کردنەوەی ململانی بینی تەریقەتەکان چەنە گەورە بووە لە ڕاستی جادوای ئەوە کە ئەم تەریقەتە نەبوو تا خۆ دەزانی ئیستیعمال کە هەتا هەر شوێنێک ڕواڵەتەکەی جوانە بەڵام ناخێرەکەی ناشرینە لەبەرەوە کە کاتی دەستی ئەسما گەشتا وڵاتە خەڵکی پەرد کرد شاعری عربڵێ وإنما الأمم الأخلاق ما بقيت فإنهم ذهبت أخلاقهم ذهبا ئەوان کارێکن لەسەر تێکدانی ئەخلاقی کۆمەڵایەتی یعنی لە ڕێوە مەسەلەن تۆ مەبدەئێ نەمێنێ دینی نەمێنێ ئینسیلاخکەی ڕووکە دنیاش قراری سیاسی خەڵک پێش ناخات مجتمع بە طبیعی تەتەورەکە ئێستا یعنی ئەم گەشەکردنە کۆمەڵایەتی کە لە سلێمانی پێیا بوو ئەو کردنە زانستایی کە لە ئەوڵ پێیا بوو ئایا ئێستا ئەو گەشەیەوە ماوە سێرەکەم پێچوانەوە ئێستا خەڵک خوێنەوارە خەڵک شادی هەیە خەڵک هەمی بەشێکی زۆری جەمعکەوە کە بەشێکی ماشەڵڵا زۆری ئێستا بۆ بە دەرچوی جامیعە و هاتوو ئوستازی جامیعە و خاوەنی بڕوانەمەی بەرزۆمانە بەڵام ئاستا عیلمەکە وەکو جارە نەبینین ئایا ئێستا چەند عالممان هەیە لە ئاسی شەمانوف ئایا ئێستا چەند عالممان هەیە لە ئاسم لە عەبدوڵای خەرپانیە ئایا ئێستا چەند عالمی گەورەمان هەیە لە ئاسم مەولەنا خالیدا ئایا چەند مصلحی ئیجتیماعیمان هەیە وەکو حاجی کاک ئەحمەد نیمانە بۆ چونکە تەطوری ئیجتیماعیەکە بە سەربیش کراوە لەسەر ئێمە ملەتێکی دەرخوێنەوار بووین ملەتێکی دواکەوتوو بووین زانا نەبووین کاتێک کە ئیستیعمار هاتە ناومان پەرتی کردین ئەو زادە سەقافێشی هەمومان کە دین بوو کە لە دینەوەمان گرتبووی دینەکەی لێسەنینەوە یعنی بە تعبیرێکی تر کاڵی کردەوە لە بەرچۆمانە بە ناوی عیلمانیەت و بە ناوی هەڵاونان بەرەو حەزارەت و پێشکەوتنی دنیا کە توێکەڵەکەشی بە ئێمە نەگەیشتووە بە تەواوەتی نەک جۆبەرەکەی ئێمە بەڕاستی لامانە لەبەرەوە تۆسێرێکی ئێستا بەداخەوە ئەڵێم شارەزا ئەڵێ لە یەرم دێ سلێمانی کە ملکی بابان بوو نەمەحکومی عەزەم نەسوکێشی ئالی عوسمان بوو لەبەردەمی سەراسەفنانە بەزمە لەو شێخ زاهید مەتافی کعبە بۆ ئەربابی حاجەت دێتی سلێمان بوو ئەی ئێستا سلێمانی مەحکومی عەزەم و سۆغرەشێکی ئالی عوسمانیانە کەوابوو ئەمانە ینی وای کرد لە ئێمە بەڕاستی ئێمە یاچوون ینی بەعەکسەوە ئێمە لە جوێ هەنگاو بنێن بەرە ئەوی دنیاکی پێشکەوتووتر وەکو میلەتانی تر وەکو دەوروبەرەکانمان بەلای کەمەوە خۆمەنا لەوان زۆر بەختەوەرن عەرب لە ئێمە نەکبەتەرێ ئێستا بەڵام ئەوەی هەنگاوێکمان هەبوایەوە ئێستا سێرەکەین دەردەکەی بابانەکان لەناو ئێمەیە هەر گەورە ئەبێت و هەر گەورە ئەبێت ئیتر چۆن ئەدەب و ڕۆشنبیری پێشەکەی بۆ زۆر ڕاستانە پێشکەوتنەکەی یعنی جۆهەرە جوانەکە دیار نییە ئێستا ئەدەبەکەمان کووە من داوای لەبردن لە هەموو ئەدیب و نووسەرەکان و لە هەموو هونەرمەندەکانەکەم بەڕاستی ئەدەبی ئێستا ئەدەبە نەفەنەکەش بەفەنە هیچمان دیار نییە فەرمووە ئەمڕۆ یادی سلێمانیە چی شتێکی تازەمان پێ لەلایەن نووسەرەکانمان لەلایەن ئەدیبەکانمەوە بۆ گەشەکردنی سلێمان کام فەنی جوانمان هەیە بۆ پێشکەشی ئەمڕۆ بڵێ وەڵا نەماندووە یعنی هیچ شتێکی تازە نییە ئیبداع نەمان وشک بوو وشک یعنی سەرچاوەکەمان خەریکە بەر وشک بوون ڕا پەرد بووین دنیایەکی توێکلی مادی ناحەزاریە توانم بڵێم زاڵ بۆ سەرمانە و شتە جوانەکانی لەسەر زۆر باشە ماوەستا حسێن ئامادە هەر مایکەکەت لایە دوایی ئێمە وەلای دکتۆرانی عەزیز پەیامێکی کۆتایی دەگە شتێک ئەمە نەمان پرسی بێ یان لە ڕۆژەیە حەسکەی بیڵێ قسەکردن لەسەر بابەتە ڕەنگە زۆر هەڵبێت دەستم خۆش بێ شتێکی باشە ئەم جۆرە ئەڵێ وەذەکر فإن الذکرى تنفع المؤمنین ئێمە لە باری یادیەوەریەوەمانە و یادی و پیاوە گەورانە و کۆن و تاریخی جوانمان شتێکی باشە هیوادارم لەم بوارانەیە کار بکەن دائیما و ژیاننامە و بەسەرهات و دەوری زانست و زانیاری لە کوردستانە و بەتایبەتی و عالمە گەورانەی کە دەوری باڵام بینی بە حەقەدە و شاعرە گەورانەی کە دەوری باڵام بینیوە لە پێشکەوتنی کۆمەڵایەتیمانە بەتایبەتی لە سەردەمە کۆنەکان ئەوانەی ئێستاش ڕەگەرتیانە هەبێت کە بەڕاستی خەمخۆری میلەتەکەی بێت و شعری یا ئەدەبی یا علمی یا زانستی لەکانی خەڵکیەوە مقابلەم بکەن چاپێکوتیان لەگەڵا بکەن بەڕاستی ئێمە بتوانین جەوهەری حەزاری جەوهەری مەدەنیەتی نوێ بێنەوە و خەڵکەکەمان و خەڵی لەم پەربوون و لەم چاواشەی و گەنجی ئێستا کە ئێستا بەڕاستی بەداخواڵم یعنی دوورە لە ڕۆشنبیری دوورە لە زانست توێکلێکی وەرگتەوە تەواو هیچکە نازانێت بینەوەی کە سەحوەیە دروستکەین یعنی بریابوونەوەی دروستکەین لە خۆمانەوە بتوانین هەنگاو بەرەو دنیایشی تازە و ئارام و
جیهان دۆستی و دۆستی دەستان خۆش بێ سپاسی ئێوەتەکەم مەمنونتان وڵا سواز بۆ ئەم دیدارە منیش دەستخۆشیم هەیە بۆم بەرنامە و هیوادارم بە تایبەتی سلێمانی قەدیمەکە گەڕەکە کۆنەکان مزگەوتەکان و بینا جوانەکان بپارێزرێەوە شوێنەواری سلێمانی بەڕێوەتی شوێنەواری سلێمانی گرنگیەک بەوانمدا بە تایبەتی چیتە هەر شارێکی گەورە لەم دنیاە بەغدادە قەدیمە و دیمەشق قەدیمە و قاهرە قەدیمەمان هەیە کە پێویستە ئەم گەڕەکە کۆنانە پارێزێ و خاڵێکی تریش هیوادارم زانکۆی سلێمانی ئیش لەسەر دەستنووس و مەخطوطەیەکی زۆرمان هەیە هی زانایانە هی مەدرسەکانی سلێمانی و دەوروبەرێتی زانەکانی کوردستانە کە زۆری لە مەکتەبی ئەوقاف و لە شوێنەکانی تر هەتا ئێستا پارێزراوە ماوە کە دیراسی لەسەر بکرێت لە کۆڵ لەسەر بکرێ و مێژوو لاپەڕەزی ڕینەکانی ئەم میلەتە و شاری سلێمانی ڕوون کرێتەوە جارێ دەستان خۆش بێت دەستەوە خۆش بێت دکتۆر زیرانگیان پەیامی کۆتاییت لەسەر شتێک گەرێمە نەمان پرسی بێ و ئەو هەوڵانەی بۆ ساختکردنەوەی مێژووی سلێمانی و پێوان پێ خۆشبەختانە بەڕێستان ڕۆڵێکی باشتان منێک تەوان من دەستخۆشیدان یەکەم جارێ هەر خۆی بۆ خۆی دیاریکردین ڕۆژێک و بە گرنگزانینی هەندێک بۆنا لە ڕاستیە خۆی تایبەتمەندی و گرنگی و خۆی هەیە بۆ دووبارە ناسانەوەی ئەو مێژووەکە هەیە ئێستا ما بینین کە ئەمڕۆ خۆشبەختانە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردی سلێمانی کە کتابی ڕسمی ئاراسە کردووە بۆ هەموو خوێندنگە و باخچە و هەمووانی کەسەر بە پەروەردی سلێمانی کە پێویستە لەم ڕۆژە چالاکی بکەن ئەمە شتێکی گرنگە کە تۆ مێژووی خۆ جارێکیکە بناسەنیتەوە ئەم بەرنامەی جەنابتان شتێکی زۆر گرنگە بووی کە جارێکیکە بناسەنیتەوە بە خەڵک کە تۆ ئەم شارە چیەوە مێژووی چیەوە لەکوێوە منیش دەنگی خۆمە خەمە پاڵدەنگی کاکدووە ڕاست جەنابی مامۆستاسێن کە ئێمە جارێکە پێویستە دەستنووسەکان زیینوکەینەوەوانێ پێویستە بگەڕێنەوە بەناو ئەو مێژوەیە کە دەستنووسیتیانە و پێویستە ئێمە لەمە بەدواوانێ کار بکەین لەسەر ئەو مێژووی کە زانەکانی بابانی و زانەکانی سلێمانی و زانەکانی کە لە سەردەمانی مینوشینی بابانەوە حتا کۆتایی سەردەمی دەوڵەتی عێراقی نوێ چی کراوە لەم شارە چی دەستنووسەیە چی بەڵگەنامە هەیە حتا لە شارەکانی در زۆربانی بیانینەوە بۆ خزمەتی مێژوو و ناسانەوەی مێژوو بۆی کە جاری کە بتوانین لە مێژووانێ ژیان دووبارەکەین شکۆم پێناسەیەکم هەیە ئەیکەم بە کۆتا قسەی خۆم ئەویش پێم وایە کە مێژوو ئاوێنەیەکە کە ڕابردووی تیابینی بۆی داهاتوتی پێڕۆژەکەیدەوە ئێمە پێویستمان بەوەیە کە ڕابردوومان بینی بۆ جارێکی کە داهاتومان ڕۆشن بێتەوە چکە مێژوو زیندووە ئەژی مردوونیە زۆر بەخێر بێن زۆر سپاسانەکەین دکتۆر زریان حاجی شارەزای مێژووی شاری سلێمانی وەروەها دکتۆر ئاراس حەمەساڵە شارەزای مێژووی شاری سلێمانی دووبارە و هەروەها مامۆستا حسێن حەسەن مامۆستای زانکۆ یاخوا بەخێر بێن سپاسان دەکەین کە میوانیان بەرنامەیان ماندوومان خێر بێن یاخوا بەڵازان و خۆشەویستان دووبارە ئەم یادە لە شاری سلێمانی و دانیشتوانی ئەم شارە پیرۆز بێت بە سرودێکی دیکەی هونەرمەندێکی ئازیز کۆتایی بە بەرنامەکەمان دێنین تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ. دەستان خۆش بێ دکتۆر